عزیزانم سڵاتان لەبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین کا بەیانی هەموو لایەکتان پڕ بێت لەش ساغی تەندروستی نەورۆزتان پیرۆز بێ بۆ هیواین کا نەورۆزی هاتنەدی ئاوات و خەونەکانتان بێت و ببێتە یەکڕێزی و تەبایی بۆ گەلی کورد کاتان لێکەین لەم نەورۆزەدا لە ماڵەکانتان بمێننەوانێت تا تەندروستی خۆتان و خێزانەکانتان پارێزن سەردانی سەیرانگاکان مەکەن و هەوڵ بدەن کۆبوونەوەکان کەمتر بکەنەوە و پاک و خاوێنی ڕابگرن لە ئێستادا زوو دەستەکانتان پشۆن تا هەمومان لە نەخۆشی کۆرۆنا بە دوور بین کە لە گەڵ هەربوونی حاڵەتێکی نەخوازراوە یاخود کەسێک کە نیشانەکانی تێدا دەردەکەوێت دەست بەجێ پەیوەندی بکەن بە ژمارەی 122 هێڵی گەرمی چارەسەری تایبەت بە نەخۆشی کۆرۆنا تاوەکو ئەوان بگەنە شوێنی مەبەست و چارەسەری پێویست بدەن بە کەسی نەخۆش. بەڵێ عزیزانم بۆ ئەمڕۆشمان دوو تەوەری تایبەتمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە نەخۆشیە گواستراوەکان ئەکەین لە نێوان مرۆڤ و ئاژەڵاندا. کۆمەڵێک نەخۆشی هەن کە هاوبەشن لە نێوان مرۆڤان و ئاژەڵاندا و ئەم نەخۆشیانەش بێگومان لە ئاژەڵانە بۆ مرۆڤ دەگوازرێتەوانە. ئێمە ئەمڕۆ باز لەو نەخۆشیانە ئەکەین باز لەوە ئەکەین کە تا چەند ڤایرۆسی کۆرۆنا پەیوەندی هەیە بە ئاژەڵان و بە خواردنی گۆشتی ئاژەڵ و بەرکەوتن لەگەڵ ئاژەڵاندا و باز لەوەش دەکەین ئەو کەسانی کە لە ناو ماڵەکانیاندا ئاژەڵ بەخێو دەکەن پێویستە چی بکەن لەم حاڵەتی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتە تا چەند گرنگە پشکنین بۆ ئاژەڵەکانیان بکەن ڕۆژانە و باسیش لەوە دەکەین کە ئەو ئاژەڵە بەڕڵانی لەسەر جادە و شەقام و شۆستەکان ئەیان بینین ڕۆژان ئەمانە تا چەند کاریگەریان هەیە لەسەر تەندروستی ئێمە تا چەند ئەبێتە هۆکاری تەشەنەسەندون و بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانە. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. تەوەری دووەمان باس لە کەمپینێک ئەکەین لەلایەن کۆمەڵێک ڕێکخراوەوە ئەم کەمپینە دروست کراوە و ڕێکخراوی پلانەر لە ئێستادا سەرپەرشتی ئەم کەمپینە ئەکات. ئێمە باس لەم کەمپینە ئەکەین بزانین کە ئەم کەمپینە بۆچی دامەزراوە. ئەم کەمپینە کاریان ئەوەیە کە شتومەک و کەلوپەل و خواردن و پێداویستی بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت دابین دەکەن. ئێمە ئەمڕۆ باز لەو ڕێکخراوانە دەکەین کە لەم کەمپینەدا بەشداریان کردووە باز لە بوونی ئەم کەمپینانە و سوودی بۆ خەڵکی دەکەین و تا چەند گرنگە لەم بارودۆخەدا هەمووان لە خەمی هەژاران و کەم دەرامەتان بین بۆ ئەوەی کە سوودیان پێ بگەێنین و لەم بارودۆخەیە لەگەڵیان بین. بەڵێ عزیزانم ئەمە تەواوی بڕکە و بابەتەکانمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەری بن و سوودی لێوەرگن. ئێستاش ڕێنمایی تایبەت بەر نەخۆشی کۆرۆنامان هەیە بابێکۆ بینەری بین و دواتر بەردەوام ببین. نۆزدا چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکا. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکا، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵخ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین. هەروەکو وتمان لە تەوەری یەکەممان و سەرەتاماندا باس لە نەخۆشی هاوبەشەکانی نێوان ئاژەڵان و مرۆڤ دەکەین و بزانین کە ئەم نەخۆشیانە چین و تا چەند نەخۆشی کۆرۆنا پەیوەندی هەیە بە ئاژەڵەوە. هەر بۆ مەبەستەش دکتۆر فەرەیدون عەبدولستار ڕاگری کۆلێژی پزیشکی ڤێتنەری لە ئازانکۆی سلێمانی بەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێبێ بەیانیت باش بێت. زۆر سوپاستان دەکەم بەیانیتان باش و پێشەکیش دەژنی نەورۆزتان پیرۆز بێ بە تایبەتی لە
بەڕێوبەر و کارمەندانی کەناڵی گەلی کوردستان کە بەڕاستی زۆر ماندوون دەستخۆشیان لێکەین و پیرۆزبایی لە هەموو گەلی کوردەکەین لە باکوور باش و ڕۆژهەڵات ڕۆژاوە لە بەڕێزی پیرۆز بێت و خۆشحاڵین بە ئامادەبوونت. دکتۆر با سەرتا باسێک لە ئەو نەخۆشی هاوبەشانە بکەین لە نێوان مرۆڤ و ئاژەڵاندا هەیە ئەمانە بزانین کە پێناسی ئەم نەخۆشیانە چین و کەم نەخۆشیانە ئەگرێتەوە. بەڵێ لە ڕاستیە پرسیارێکی زۆر یعنی گرنگە و پێویستە هەموو تاکێکمان ئێستا لەم سەردەمە ئەو هۆشیاریەمان هەبێ کە کۆمەڵێک نەخۆشی هەیە پێڵێن نەخۆشیە مرۆژەڵیەکان یان نەخۆشی هاوبەشەکان لە نێوان مرۆڤ و ئاژەڵ یان بە شێوەیەکی زانستی پێوترێ زوونۆسس. ئەو نەخۆشیانە ئەو کۆمەڵە نەخۆشیەیە کە لە ڕێی میکرۆبەکانەوە واتە ڤایرۆسەکان بەکتریاکان میکرۆبەکانی تر بە شێوەیەکی ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ لە ئاژەڵە جۆر بە جۆرەکانەوە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ یان لە مرۆڤەوە ئەگوێزرێتەوە بۆ ئاژەڵ. بەم نەخۆشیانە ئەوترێ نەخۆشیە هاوبەشەکان یا میکرۆبە هاوبەشەکان و زۆر نەخۆشی ئەگرێتەوە. ینی بەڕێزت هەروەکو لە ڕاگەیاندن کارەکەی لەم 10 ساڵ بۆ 15 ساڵەی کۆتایی گوێمان لە کۆمەڵێک نەخۆشی بوو ئەنفلۆنزای باڵندە، ئەنفلۆنزای بەراز، کۆرۆنای ئاژەڵ، کۆرۆنای مرۆڤ و کۆمەڵێ نەخۆشی دیکە کە ترسناکیان بۆ سەر تەندروستی مرۆڤ زۆر زۆر زیاترە لە نەخۆشیە تایبەتیەکانی تایبەت بە مرۆڤ. دکتۆر ئەمە بزانم هەموو ئاژەڵێک ترسی ئەوەی هەیە لێەوە تووشی نەخۆشی ببین؟ بەڵێ ئاژەڵ لە ڕاستیە زیندەوەرێکە هەروەکو مرۆڤ، ینی لە ڕووی بایۆلۆجیەوە جیاوازیەکی ئەوتۆ نییە لە نێوان مرۆڤ و ئاژەڵ، چونکە هەمومان پێک هاتوین لە خانەی زیندوو لە شانەی زیندوو لەبەرەوە هەموو ئاژەڵێک بۆی هەیە نەخۆش بکەوێ لەو نەخۆشیانە هەیە تایبەتە بە ئاژەڵەکە ناگوێزرێتەوە بۆ ئاژەڵێکی دیکە ناگوێزرێتەوە بۆ مرۆڤ، بەڵام هەندێک نەخۆشی هەیە هاو بەشە. ینی بۆ نمونە نەخۆشی تای ماڵتە کە ساڵانە تووشی خەڵکەوێ بە تایبەتی لە وەرزی بەهار لە کاتی خواردنی شیر و شیرەمەنی زۆر جار لە ئاژەڵەوە لە ڕێی بەروبوومی ئاژەڵەوە نەقڵە بێ بۆ مرۆڤ یا ئەگوێزرێتەوە. یا بۆ نمونە نەخۆشی ئەنفلۆنزای باڵندە جۆرێکیان هەیە لە باڵندەوە گوێزرێتەوە بۆ مرۆڤ بەو شێوەیە. دکتۆر لەگەڵ بڵاوبوونەوەی هەواڵی یەکەمین توشبوو بە نەخۆشی کۆرۆنا باس لەوە کراکە ئەم نەخۆشی لە ڕێگەی ئاژەڵەوە گوازراوەتەوە. ئەمە بزانم کە ئەمە تا چەند ڕاستە و ئەو ئاژەڵانە کامانن کە ئەم نەخۆشیان لێو ئەگوازرێتەوە؟ بەڵێ لە ڕاستیە منەمێ کەمێک باسی کۆرۆنا بکەم. کۆرۆنا لە جیهانی زانستی پزیشکی ڤێترنەری ڤایرۆسێکی نوێ نییە، ینی بۆ ماوەی 70 بۆ 80 ساڵە ڤایرۆسی کۆرۆنا لە نێو پەلەوەرە هەیە بە تایبەتی لە نێو مریشکە، یعنی هەموو پرۆژەکانی بەخێوکردنی پەلەوەر واتە بۆ پێگەیاندنی گۆشتی سپی یاخود بۆ ئەو مریشکانی بەخێورەکرێن بۆ بەرهەمهێنانی هێلکە. کۆرۆنا یەکێکە لەو ڤایرۆسانەی کە زەرێکی زۆر بەو پیشەسازیە گەیەنێ و ساڵانە بێتە هۆی لە ناوچوونی ژمارەیەکی زۆر لە باڵندەکان. ئەمە ئەم جۆرە تایبەتە بە مریشک و پێڵێن ئینفێکشەس برۆنکایتس واتە هەوکردنی بۆڕێکانی هەوا لە باڵندەیە. و کۆرۆنا هەموو ئاژەڵێک کۆرۆنایەکی تایبەت بەخۆی هەیە. بۆ نمونە کۆرۆنای سەگ هەیە، کۆرۆنای پشیلە هەیە، کۆرۆنای ئەسپ هەیە، بەڵام ئەم جۆرەیان کە لەم کۆتاییە بە تایبەتی لە وڵاتی چینەوە لە شاری یۆهانەوە گوازرایەوە بە پێی سەرچاوە پزیشکیەکان لە ئاژەڵەوە بە تایبەتی لە شەمشەمەکوێرە لە مار لە هەندێک ئاژەڵی تایبەت لە وڵاتە بەخێوەکرێوەکو مێروخۆرەکان ئەمە گوازراوەتەوە بە پێی زانستی پزیشکی بۆ مرۆڤ. ئەم کۆرۆنایەکی نوێیە و زانستی پزیشکی و پزیشکی ڤێترنەری هیچ زانیاریەکی دەربارەی نییە و کۆئەندامی بەرگری لەشی مرۆڤ هیچ زانیاریەکی دەربارەی ئەمە نییە، بۆیە بە خێرایی بڵاو بۆەوە زەرەرەکەشی زیاترە لە کۆرۆناکانی تر. بەڵێ دکتۆر ئەمە بزانم کە ئەم نەخۆشیە ئاژەڵەکانیش ئەیگرن یاخود لە ئاژەڵێکە بۆ
ئاژەڵێکی تریاخ لە ئاژەڵێکە بۆ مرۆڤ ئەگوازرێتەوە ینی مەبەستت ئەم جۆرەیە ڕاستی ئەم جۆرە و کوتم پێ وترێ کۆرۆنایەکی نۆ کۆڤید 19 ناوی وان نراوە ئەم جۆرە هەتاکو ئێستا بە پێی توێژینەوە زانستیەکان چونکە ئێمە بە دوواداچوونمان هەیە ڕۆژانە هیچ بەڵگەیەکی زانستی نەی سەلماندووە کە لە مرۆڤەوە ئەگوێزرێتەوە بۆ ئاژەڵ بەڵام بە پێی سەرچاوەکان بۆ یەکەم جار لە سەرەتاوە هەروەکو لە ڕێنمایەکانش باس کرا لە ئاژەڵەوە گوازرایەوە و یعنی معلوماتێکی تر شەمشەمە کوێرە لە ڕووی زانستیەوە بە کۆگای ڤایرۆسە ترسناکەکان دانرێ یعنی زۆر لە ڤایرۆسەکان لە لەشی شەمشەمە کوێرە ئەژین شەمشەمە کوێرە ئەو ژینگە پەسەندەیە کە زۆربەی ڤایرۆسەکان بە تایبەتی ڤایرۆسە ترسناکەکان بۆچی ئەگەڕێتەوە بۆ جیاوازی ژیانی ئەم ئاژەڵە ئەگەڕێتەوە یاخود خۆی بوونیەتی وا هەیە خۆی یعنی با بڵێن شێوەی لەشی ژیانی ئەتوانم بڵێم لەوانەیە خوێنی ئەو ئاژەڵە وای کردووە کە زۆربەی ڤایرۆسە ترسناکەکان لە لەشیایە بەبێ ئەوەی تووشی نەخۆشی بکە لەبەر ئەوە من زۆر لەگەڵ ئەوەیان شەمشەمە کوێرە ئەتوانم بڵێم بە سەرچاوی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکان نەبێ بە تایبەتی لەو شوێنانەی کە شەمشەمە کوێرە ئەخورێ وەکو لە وڵاتی سین لەو شارە عادەتێکیان هەیە کە زۆر جار ئاژەڵەکان یعنی بەبێ ئەوەی بیکوڵێنن بەبێ ئەوەی بیخەنە سەر ئاگر ئاژەڵەکان بە کاڵی ئەخۆن ئەوەش هۆکارێک توانم بڵێم هۆکارێکی یاری دەدەرە جا من مەبەستم چی بوو ئەم کۆڕۆنا نوێیە لە ئاژەڵەوە گوازراوەتەوە بەڵام هەتاکو ئێستا هیچ توێژینەوەیەک بە بەرچاومان نەکەوتووە کە لە مرۆڤەوە ئەگوێزرێتەوە بۆ نمونە بۆ ئاژەڵی ماڵی بۆ ساگ بۆ پشیلە بۆ باڵندە جۆر بە جۆرەکەن دکتۆر هەموو کات باسمان لەوە کردووە باسمان لە زیانەکانی ئاژەڵ کردو ئەمە بزانم ئەی پاشماوەکانیان تا چەند هۆکارن بۆ دروستبوونی ئەم نەخۆشیانە بۆ نمونە هەنێک کەس باز لە زیانەکانی لیکی سەگ ئەکرێت یاخود ئەو تووکەی کە هەیەە ئەمانە تا چەند هۆکارن بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیانە بەڵێ مەبەستت ئاژەڵە ماڵیەکان ئەو ینی بەجەنابەت بڵێم ئەو کەسەی یاخود ئەو هاوڵاتی بڕیار بدا ئاژەڵ لە ماڵەوە بەخێوکە ئاژەڵ بەخێوکردن بەرپرسیارەتیە یعنی ئەوە نابێت بۆ حەزێکی کاتی یا لەبەر چاولێکردن لەبەرەوەی دراوسێکەم ئاژەڵ بەخێوەکە منش بەخێویکەم بەڵکو بەرپرسیارەتیە کە هەر وەکو چۆن یەکێ لە ئەندامەکانی خێزان بەو شێوەیە ئەبێت تەماشا بکرێ یەکەم ئەبێ شوێنێکی تایبەتی هەبێ ڕۆژانە پاک بکرێتەوە بە مادە پاکشکەرەکان هەموو ئەو پاشەڕۆیانەی هەیە فڕێ بدرێ و ئەبێ ئەو کەسەی ئەو کاراکە جلوبەرگی تایبەت دەستکێشی تایبەت یعنی بەبێ مەسەلەی کۆڕۆناش یعنی چونکە نەخۆشی تریشەیە هەروەکو کۆڕۆنا ترسناکە بۆ نمونە هاری سەگ ڕێیبز نەخۆشیە کە ڤایرۆسیە لە سەگەوە نەقڵەبێ اینجا مەبەستم هەندێک ڕێنمایی هەیە ئەگەر باسی بکەین ئەوەیە ئەبێ شوێنەکەی زۆر بە تایبەتی پاک بکرێتەوە و تێکەڵبوونی ئەو ئاژەڵە لەگەڵ ئەندامەکانی خێزان سنووردار بکرێت دکتۆر لەم حاڵەتەیە چی بکرێت پێشتر ئەگەر خەڵک ئاژەڵی لە ماڵەکانی خۆی دابەخێو کرد بێت ئێستا پێویستە چی بکات چ ڕێگەیەک بگرێتە بەر بۆ ئەوەی کە ئەو نەخۆشیانە نەگوازرێتەوە ئەبەڵێ یەکەم بە تایبەتی یەکەم نابێ بە هیچ شێوەیە لەم ماوەیە ئاژەڵی نوێ ئاژەڵێکی تر بهێنرێتە ماڵەوە جارێ تا ئەم دەردووبەڵایە کۆتایی دێ دووەم بە بەردەوامی ڕۆژانە شوێنەکەیان جێگەکەیان پاک بکرێتەوە بە مادە پاکشکەرەکان سێیەم مامەڵەکردن و تێکەڵبوونی ئەو ئاژەڵە ماڵیە ئەگەر سەگە پشیلەیە باڵندەیە سنووردار بکرێ لەگەڵ ئەندامەکانی خێزان نابێ بەڕەڵا بکرێ لە چێشتخانەکە و لە ژوورەکان خواردن بلێسێتەوە و بە هیچ شێوەیە ماچکردن و باوەشکردن پێیا زۆر سنووردار بکرێ نەکرێ باشترە ئەمە کارێکی زۆر زۆر گرنگە و لە کاتی هەستکردن بە نیشانەیەکی ناسروشتی لەسەر ئاژەڵەکە بۆ نمونە
بێتاقەتە بێ نەخۆشی تیا دەرەکەوێ ئەبێ پەیوەندی بکرێ بە نزیکترین پزیشکی ڤێترنەریەوە لە ڕێی ژمارەیەکی تەلەفۆنی یا لە ڕێی کلینیکێکی تایبەتی ڤێترنەری بۆ ئەوەی ڕێنمایی پێویست وەربگرێت. دکتۆر ئەمەوێت باسێک لا پشکنینی ئاژەڵەکان بکەین. هەر ئاژەڵێک ماوەی دیاریکراوی هەیە کە بپشکرێت یاخود لە ئاژەڵێک بۆ ئاژەڵێکی تر جیاوازترە. ئەمە باز لەوە بکەین کە تەنها پشکنینەکان بەسن بۆ ئەوەی کەیتر ترسمان نەبێت ئەم ئاژەڵە هەڵگری ڤایرۆسە. لە ڕاستیە ئاژەڵ وەکو وتم لە ڕووی بایۆلۆجیەوە لە ڕووی فسیۆلۆجیەوە هیچ جیاوازێکی لەگەڵ مرۆڤ نییە. یعنی ئێمە وەکو پزیشکانی ڤێترنەری وەکو کۆلێجی پزیشکی ڤێترنەری کە دیراسەی ئاژەڵ و جۆرەکانی و نەخۆشیەکانیەکەین یعنی جیاوازێکی ئەو تۆ نابینین لە نێوان مرۆڤ و ئاژەڵ لە ڕووی بایۆلۆجی و فسیۆلۆجیەوە. هەموو ئاژەڵێک نەخۆشی تایبەتی بخۆی هەیە. بۆ نمونە وەکو باسم کرد کۆرۆنا گروپێکە کۆمەڵێک ڤایرۆسە خێزانێکی زۆر فراوانە. هەموو ئاژەڵێک کۆرۆنایەکی تایبەت بەخۆی هەیە. چۆن ئێستا لە مرۆڤ کۆرۆنای تایبەت بەخۆی هەیە هەموو ئاژەڵێکش کۆرۆنای تایبەت بەخۆی هەیە و پێویستە ئاژەڵ هەر وەکو لە وڵاتە پێشکەوتۆکان پشکنینی تایبەتی خۆی پزیشکی ڤێترنەری تایبەتی خۆی نەخۆشخانەی ڤێترنەری تایبەت بەخۆی هەتا لە وڵاتانی پێشکەوتوو هەندێک نەخۆشخانەی تایبەت هەیە کە ئاژەڵەکە ئەمێنێتەوە ئەیهێڵنەوە لەژێر چاودێری پزیشکی ڤێترنەری. جا لەبەر ئەوە دکتۆری ڤێترنەری بەرنامەی هەیە بۆ مەسەلەی ڤاکسینکردن واتە کوتانی بە کوتان و ڤاکسینی نەخۆشیە جۆر بە جۆرەکان چونکە دنیا گەشتۆتە ئەو قەناعەتەی کە نەخۆشیەکانی ئاژەڵە وەکوتم کە ئەگوێزرێتەوە بۆ مرۆڤ لە نەخۆشیە تایبەتیەکانی مرۆڤ ترسناکترە. بۆ نمونە ئەم کۆرۆنایی کە لە ئاژەڵەوە نەقڵ بووە گوازراوەتەوە لە نەخۆشی شەکرە و نەخۆشی دڵ و نەخۆشی کۆئەندامی میزەڕۆی مرۆڤ زۆر ترسناکترە. ئەگەر بۆ نمونە بە پێی سەرچاوەکانی ڕاگەیاندن لە ئیتاڵیا گەشتۆتە 2000 و ئەوەندە کەسی کوشتووە دە هیچ نەخۆشیێکی دڵ لەم ماوە کورتە ئەوەندە ناکوژێ. اینجا مەبەستم ئەوەیە ئەبێ ئێمە بگەینە ئەو قەناعەتەی هۆشیاری بە خێوکردنی ئاژەڵ گرنگە و بەرپرسیارەتیە. بەڕاستە دکتۆر باباستێک لەوە بکەین کە ئایا ئەو کەسانی لە ئێستادا ئاژەڵیان هەیە و بە خێوی دەکەن ئەوە کەسانی لە ئێستادا هاتوچۆکردن قەدەغە کراوە ئەمە بزانم چۆن بیان بنە لای پزیشکی پسپۆڕ بۆیە بزانن کەم ئاژەڵە هەڵگری ڤایرۆس نییە و هۆکارێک نییە بۆ گواستنەوەی ئەم ڤایرۆسە. بەڵێ لە ڕاستیە وەکو باسم کرد هەموو خاوەن ئاژەڵێک یا ئەو ماڵانەی کە ئاژەڵ بەخێوەکەن بە تایبەتی لە شارەکانە ئەبێ پەیوەندیان هەبێ بە کلینیکێکی ڤێترنەری یا بە پزیشکێکی ڤێترنەری لە ڕێی ڤایبەرەوە لە ڕێی ژمارەیەکی تەلەفۆنیەوە لە کاتی هەستکردنی بە نیشانەیەکی ناسروشتی بۆ نمونە ئاژەڵەکە کەم خواردنەخوا کەم ئاوە خواتەوە پلەی گەرمی لەشی بەرز بۆتەوە یان ئاو لە چاویە یا لیکی زیایی کردووە ئەمانە نیشانەی کلینیکی ناسروشتین خاوەن ئاژەڵەکە هەستی پێکە پەیوەندی بکە بە پزیشکێکی ڤێترنەری بۆ ئەوە یاخود بە نەخۆشخانەی ڤێترنەری لە بەڕێوەبەرایەتی ڤێترنەری سلێمانی یا بە کۆلێجی پزیشکی ڤێترنەری و نەخۆشخانەی ڤێترنەری فێرکاریمان هەیە ئەتوانین وەڵامیان بدەین. دکتۆر بابینە سەر ئەو ئاژەڵە بەڕڵایانی کە لە سەر جادە و شۆستە و شەقامەکان ڕۆژانە ئەیان بینین ئەمێ بزانم کە تا چەند ئەم ئاژەڵانەوە بوونیان هۆکارن بۆ گواستنەوەی نەخۆشیەکان و تا چەند لە ئێستادا مەترسیان لەسەرە. بەڵێ لە ڕاستیە خۆی لە وڵاتانی پێشکەوتوو لە وڵاتانی تر شتێک نییە بە ناوی ئاژەڵی بەڕەڵا ئەبێ هەموو ئاژەڵی خاوەنی هەبێ. بەڵام لە وڵاتی ئێمە کۆمەڵێک ئاژەڵ کە شەوانە ڕۆژانە لەسەر شەقامەکان لە گەڕەکەکان بڵاو بوونەتەوە خاوەنیان نییە لەبەرەوە پێیانەڵین ئاژەڵی بەڕەڵا. بەڵام ئەوە مەسئولیەتی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان ئەبێ یەکەم بیر بکرێتەوە لەوەی کە شوێنێکیان بۆ دروست بکە شێڵتەرێک شوێنێک و لەژێر سەرپەرشتی لایەنە پەیوەندیدارەکان
ئەم سەرپەرشتی ئەم ئاژەڵانە بکرێن واتە نابێ ئاژەڵ بەڕەڵا بێ لە ناو جادە و گەڕەکەکانە بەڵێ سەرچاوەیەکی سەرەکی بڵاوبوونەوەی نەخۆشین نەک نەخۆشی کۆرۆنا نەخۆشی تر وەکو کۆرۆنا ترسناکە یعنی لە پشیلەوە لە سەگەوە لە ئاژەڵی گەورە بچووک یعنی زۆر نەخۆشی هەیە لە نەخۆشیەکانی مرۆڤ ترسناکترە لەبەرەوە ئەبێ هاتوچۆیان جوڵەی ئەو ئاژەڵانە سنووردار بکرێ ئەوش چۆن نەکرێ ئەبێ شوێنێکیان هەبێ و لەلایەن پزیشکی ڤێترنەری پسپۆرەوە پشکنینیان بۆ بکەن دەرمان بکرێن ڤاکسین بکرێن بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆڵی نەخۆشیەکان بکەن. دکتۆر ئەتوانین هیچێک لەم ئاژەڵانە بەخێو بکەین و بێنین ناو ماڵەکانی خۆمان؟ بەڵێ دوایەوەی کە پزیشکی ڤێترنەری پشکنینی بووەکە لە هەموو ڕوویەکەوە کە ئاژەڵەکە ئاژەڵێکی نەخۆش نییە ساغا و فترەیە کەرەنتین بکرێ بۆی بزانن دوای ئەو ماوەیە هیچ نیشانەیەکی لەسەر دەرناکەوێ ئەو کەسانەی کە بەرپرسیارەتی ئەبێ هەڵگرن وەکو باسم کرد ینی ئاژەڵی خۆش بوێ ئارەزووی بەخێوکردنی ئاژەڵی هەبێ ئەو کەسانە بیهێنن ئەتوانن پاکژی کەنەوە شوێنێکی تایبەتی هەبێ و ینی ئەتوانم بڵێم وەکو مناڵێک پێویستی بە خزمەتکردن. دکتۆر دەربارەی باست لە پاکشکردنەوەی ئاژەڵەکان کرد ئەمە بزانم کە هەموو ئاژەڵێک شۆردن بەسە بۆی کە پاک ببێتەوە یاخود ڕێگای تر هەیە بۆەوەی کە پاک ببێتەوە ئاژەڵە. مەبەستمان لە ڕووی پزیشکیەوە کاڵین پاک ببێتەوە تەنها شۆردنی ڕوخساری نییە مەبەستمان ڤاکسینکردنێتی چونکە هەموو ئاژەڵێک پێویستە بە پێی بەرنامەی پزیشکی ڤێترنەری ڤاکسین بکرێواتە بکوترێ بە کۆمەڵی نەخۆشی هەندێک ئاژەڵ 3 مانگ جارێکە هەندێکیان 6 مانگ جارێکن ئەگەر ڤاکسین بکرێ و پارێزراو بێمە بۆ خۆی ئاژەڵەکە پاک ڕاگیراوە هەندێک دەرمان هەیە بە بەردەوامی دەرمانی کرمەکان بۆ نمونە هەموو ئاژەڵێک هەروەکو چۆن لە مرۆڤ لە ڕیخۆڵەکانیا کرم هەیە هەندێک کرم هەیە زیان بەخشە بۆ نمونە نەخۆشی توورەکەی ئاوی هایداتە سست توورەکەی ئاوی نەقڵە بێ بۆ مرۆڤ لە ڕێی کرمێکەوە ئەوە لە سەگەوە نەقڵە بێ بەڵام ئەگەر 3 مانگ جارێ یا بە پێی ئامۆژگاری پزیشکانی ڤێترنەری حەپێکەیە بەکار بێنرێ ئەوە توانین بڵێن لەو کرمە لەشی پاکە بێتەوە یعنی واتە مەسەلەی پاکی تەنها پاکی ڕوخسار نییە سەرەڕایەوەیە بێ شوێنەکەی بە بەردەوامی بە مادە پاکشکەرەکان وەکو دیتۆڵ یا هەندێک مادەی پاکشکەرەوەی تر هەیە بەکار بێنرێ و ماوە ئاژەڵەکە بشۆرێ بە هەندێ وەکو چۆن ئێمە خۆمانە شۆرین پێویستە ئاژەڵەکەش بشۆرێ ئەمە مەبەستمان لە پاکش ڕاگررتنی ئاژەڵە ینی تەنها بەس ڕوخساری نییە. دکتۆر باسمان لە پاکردنەوەی ئاژەڵەکان کرد ئەمە بزانم کە خواردن تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم ئاژەڵانە و توشبوونیان بە نەخۆشی ئایا لە ئاژەڵێک بۆ ئاژەڵێکی تر خواردنی تایبەتیان گۆڕانکاری بەسەرایەت؟ بەڵێ لە ڕاستیە ئێمە زیاتر تەرکیزمان کردە سەرەوە ئاژەڵانی کە لە ماڵ بەخێوەکەن لە شارەکانە ئەبێ پاشماوەی خواردن نەدرێتی بە ئاژەڵ یعنی وەکووتم هەندێکەیە پاشماوەی خواردنی خۆی نەخێرە بێ بە پێی ئەویش خواردنەکەشی بە پێی بەرنمەیەکی تایبەتە ئێستا کلینیکی تایبەت هەیە خواردنی تایبەتیان هەیە چونکە بێ بنەما سەرەکیەکانی خواردنی تیابێ وەکو کانزاکان ڤیتامینەکان پرۆتینەکان بۆ نمونە نابێ ئێسقان بدرێ بە سەگ هەندێک جار ئێسقانەکان کۆکەینەوە یاخود ئەبینرێ فڕێرێ بۆ سەگەکان ئێسقان هیچ بەهایەکی خۆراکی تیان نییە و توانم بڵێم زەرەرش بە و ئاژەڵاگەیەنێ جا لەبەرەوە بەرنامەی پێدانی خواردنش بەرنامەی تایبەتی خۆی هەیە ئەبێ مادە سەرەکیەکان وەکو پرۆتین کاربۆهایدرێت ڤایتامین کانزاکانی تێدا بێ بۆی ئەو ئاژەڵە بە شێوەیەکی سروشتی گەشە بکە و کۆئەندامی بەرگری بەهێز بێ وەکو چۆن ئێستا ئێمە داواکەین میوە و سەوزە زۆر بخۆین بۆی ئاستری بەرگری لەشمان بەرز بێتەوە لە ئاژەڵیشا بە هەمان شێوە
و پرسیارن نەکرد لەسەرەوەی ئاژەڵەکانی دەرەوەی شار مەسەلەن ئەوانەی کە مەڕ بەخێوەکەن مانگا بەخێوەکەن ئەوانش پێویستە ئێستا بە جلوبەرگی تایبەتەوە بە دەستکێشەوە و بە کەمامەوە واتە بەوە نابێ وەکو جاران هەر بە جلی احتیادیە و بچنە ناو ئاژەڵەکان چونکە ئاژەڵ بە هەموو شێوەیەک ئەتوانین بڵێین ژینگەیەکی لەبارە بۆ وەرگرتنی بەکتریا و ڤایرۆس لەبەرەوە ئەوە گرنگە. بەڵێ دکتۆر هەر لەسەر باسی ئاژەڵە بەڕڵاکان ئەمەوێت باسێک لەوە بکەین کە وەکو خۆمان وتمان کە لە پێشتردا بەداخەوە حکوومەتی هەرێم کاری نەکردووە بۆ کۆکردنەوەیان لە شوێنێکی تایبەت ئەمە باس لەوە بکەین لەم حاڵەتەدا پێویستە حکوومەت چی بکات وەک لەوەی کە پێشتر کاری نەکردو لە ئێستاشدا هاتوو چۆکردن قەدەغەیە و ئەم ئاژەڵانەش بە شێوەیەکی ترسناک لە جادۆبانەکان بڵاو بوونەتەوە پێویستە چۆن چارەسەر بکرێت؟ وەڵڵاهی ئەوە یعنی وەکو باسم کرد چەندێ زووە بکرێ باشە بە پەلە بۆ ماوەیەکی کاتی شوێنێکی کاتیان بۆ دابین بکرێ لە ڕێی تیمی تایبەتەوە بە جلوبەرگی تایبەتەوە ئەو ئاژەڵانە بخرێنە ئەو شوێنانەوە دوو خزمەت بکرێن. یعنی من دوێنێ لە کەناڵێکی ڕاگەیاندن بەرنمەیەکم بینی لەسەرەوە ئاژەڵانە لە برسا خەریکە مردارە بنەوە مرداربوونەوەشیان سەرچاوی بڵاوبوونەوەی نەخۆشیە چونکە لەشیان شیە بێتەوە و ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی کۆمەڵە میکرۆب لەبەرەوە بە پەلە ئەبێ شوێنێک دابین بکرێ بۆ کۆکردنەوەیان بۆ کوتانیان بە نەخۆشیەکە و بە پێدانی خواردن تا لە دوا ڕۆژێکی نزیکە شوێنێکی گونجاوتر باشتر دروست دەکرێ نابێ ئاژەڵ بەرەڵا بێ لە گەڕەک و شوێنەکان ئەمە کارێکی هەڵەیە. یعنی جەنابە دەگەر سەفەرت کردبێ و زۆر بەمان هەندێک سەفەرمان کردووە لە وڵاتانی پێشکەوت و ئاژەڵی بەڕەڵا نبینی ینی هەموو خزمەتەکرێن خواردنیان نەیرێتێ حسابی گەرمی و ساردیان بۆ کرێ بەس لە وڵاتانەیە ئاوا ئاژەڵ بەڕەڵە. دکتۆر بابینە سەر خۆراکەکان هەر لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنادا خەڵکی ترسێکی زۆریان لێ نیشتووە لە خۆراکەکان کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بابینە سەر گۆشت خواردنی گۆشت ئەمە بزانم کە خواردنی گۆشت تا چەند هۆکارە بۆ گواستنەوەی ئەم نەخۆشیە و پێویستە هەر لەگەڵ کڕینی لە دوکانەکانی گۆشت فرۆشەکان هەتا ئەهێنرێتەوە بۆ ماڵەوە چۆن مامەڵی لەگەڵدا بکرێت. لە ڕاستیا پێشەوەی وەڵامت دەمەوە ئەمێ بڵێم ڕۆڵی پزیشکانی ڤێترنەری کارمەندانی ڤێترنەری بەڕێوەبەرایەتیەکانی ڤێترنەری لە قەسابخانە لە کەرەنتینەکان هیچیان کەمتر نەبوو بە تایبەتی لەم بارودۆخە لە کارمەندانی تەندروستی و کارمەندانی دیکەی حکوومەتی هەرێم. یعنی شەو ڕۆژیان خستۆتە سەر بۆ ئەوەی ئەو گۆشتەی کە پێشکەش بە هاوڵاتەیە گۆشتێکی تەندروست بێ. یەکەم هاوڵاتی ئەبێ لە شوێنی باوەڕ پێکرا و گۆشت بکڕێ گۆشتی سوور یا گۆشتی سپی یان ماسی ئەبێ گۆشتێک بکڕێ مۆر کرابێ کاڵێن مۆر کرابێ مەبەستمان لە ڕووی زانستیەوە ئەو گۆشتە لە بەرهەمی ئاژەڵێکەوەیە کە ئاژەڵەکە لە قەسابخانەیەکی ڕەسمی حکومی سربڕاوە و کۆمەڵێ پزیشکی ڤێترنەری پسپۆر ڕاهێنرا و لەو بابەتە ئەو ئاژەڵەیان پشکنیوە و فەحسیان کردووە و دوایەوە مۆریان کردووە ئەوە پەسەندە بۆ خواردن و پێویستە لە قەسابی زۆر ڕێک و پێک بکڕێ شوێنەکەی بە پاکی ڕاگرت بێ بە فرگرە و شوێنی تایبەتی هەبێ و کە گۆشتەکەشی هێنایە بۆ ماڵەوە ئیترەوە بەهۆی دەستکێشەوە دەستکێشی لەدەست بێ و تێبینی خۆیشی هەبێ بزانێ گۆشتەکە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی بۆنەوە سروشتیە ناسروشتیە بەڵام ئێمە گۆشتێکی تەندروست کە شیاو بێ بۆ بەکارهێنان چۆن بێت کە ئەو گۆشتەی کە لە قەسابخانە دەرەچێ مۆر کراوە بەڕای من پەسەندە چونکە پزیشکی ڤێترنەری بینیوێتی بەڵام ئەو ئاژەڵەی کە لەسەر جادەکان سرە بڕێ بە تایبەتی لە بۆنەکانە لە سەیرانەکانە ئەوە گۆشتێکی تەندروست نییە. دکتۆر هەنێک لە دوکانارەکان بەداخەوانی کە گۆشت ئەفرۆشن گۆشتەکانیان ئەمێنێتەوە ئەمە بزانم لەو کاتەدا ئەگەر مۆریش کرابێت ئێمە چۆن بزانین کە
تەندروستە بۆ بەکارهێنان. لە ڕاستیە شوێنی دوکانی قەسابەکان بە ئەوەی من بزانم بە بەردەوامی لیژنەکانی قایمقامیەت هەیە کە ئەندامی بەڕێوەبەرایەتی ڤێترنەری لەو لیژنانن و ئێمە پەیوەندیمان پێیانەوە هەیە ڕاوێژمان پێکەن بە بەردەوامی ئەچن دوکانی قەسابەکانە پشکنن. قەساب کە ئیجازە وەرەگرێ لە بەڕێوەبەرایەتی ڤێترنەری ئەبێ مۆڵەتی ڕسمی هەبێ، ئەبێ شوێنەکەی بۆ نمونە فراوان بێ، ئەبێ شوێنی تایبەتی هەڵ، بەڵام ئەوەی بەو شێوەیە نەبێ، ینی ئەوە ئەبێ دابخرێ و زۆر جار لە ڕاگەیانەکانە بینین ئەو لیژنانە ئەو شوێنانە دائەخن. جا مەبەستم بینەوە سەر گۆشت. گۆشت کەس نییە گۆشت بەکار نەهێنێ، وەکوتم لە شوێنێکی باوەڕ پێکرا و گۆشتەکە ڕەنگی دیارە، ڕەنگێکی ڕێکوپێکی هەبێ، بۆنێکی ناسروشتی نەبێ و ئەو گۆشتە مۆر کرابێ و ئەتوانم بڵێم ئەو شوێنانەی کە گۆشتی مۆرکراوە فرۆشن من بەلای منەوە پەسەندە. بەڵێ ئەی دکتۆر بۆ بەکارهێنانی مریشک و ماسی ئەمە بزانم ئەمان ئەبێت چۆن بن؟ بەڵێ مریشکیش لەبەرەوەی لە وڵاتی ئێمە نەریتێکمانەیە، نەریتێکی زۆر زانستیانەیە، ئێمە هەموو خواردنێک ئەبێ بکوڵێنرێ بە تایبەتی گۆشت، مریشک، ماسی ئەبرژێنرێ، ینی ئەتوانم بڵێم ترسناکی نییە لە گواستنەوەی نەخۆشیەکان، بەڵام لە کاتی دەسلێدانان نەبێ. ئەبێ ئێمە لە کاتێکە کە بە تایبەتی خانمانی ماڵەوە کە چێشت ئاماداکەن ئەبێ بە دەستکێشەوە بێ، دوای دەستکێشەکە فڕێ بدرێ، چونکە هەندێک جار لە ڕێی دەسلێیانی گۆشتەکەەوە و دەسلێیانی لەسەر چاو و لوت و ئەوانە هەندێک نەخۆشی ئەگوێزرێتەوە. و ئەم شێوە پاکردنەی مریشک بە تایبەتی ئەگەر ئێمە لەم ماوەیە ئەو مریشکانە بکڕین کە ئەتوانین بڵین ئامادەکراوە لە قەسابخانەکانی وڵاتەکەی خۆمان سرە بڕێ، وەکو ڕانیە و هەندێ پیرە مەگرون، ئەنی ئەم شوێنانە کوشتارگەی هەیە و ئەخرێتە ناو کیسی تایبەتەوە و لە سۆپەرمارکتەکانە ئەفرۆشرێ، ئەوە زۆر تەندروستە، یعنی بەو شێوەیە. هەر لەسەر ئەو مریشکانەی کە بەستون و خەڵکی بەکاریان هێنێ، ئەمە بزانم چۆن بزانین کە ئەمانە تەندروستن بۆ بەکارهێنان، وەک ئەزانین کە خواردنە بەستۆکان بێگومان ئەبێت هەموو کات ئاگامان لێبێت و لە بەکارهێنانی دڵنیابین. بەڵێ طبعاً تۆ کە گۆشتێکە کڕی بە تایبەتی مریشکی بەستوو ئەبێ یەکسەر تێبینی ئێکسپایرەکەی بکەیواتە بەرواری بەسەرچوون و بەرواری بەرهەمهێنانی ئەوە زۆر گرنگە و لەو شوێنانە بکرێ کە باوەڕ پێکراون، هەموو شوێنێ باوەڕ پێکراون نییە و دووش ئەگەر ئەو مریشکە لە وڵاتی خۆمان سەر بڕابێ و ئامادەکرابێ بەڕای من زۆر باشترە و کێڵگەکانی پەلەوەری ئێمە، یعنی بۆ زانیاری بەڕێزت پیشەسازی پەلەوەرمان لە وڵاتی ئێمە زۆر پێشکەوتووە و بازارەکان ئەتوانم بڵێم هەمووی گۆشتی مریشکی هەیە و هەمووی لەلایەن پزیشکی ڤێترنەریەوە ئەپشکنرێن، هیچ ترسێکی ئەو تۆی لەسەر نییە و ئەو نەخۆشیەی کۆڕۆنای کە توژی مریشکە بێ تاکو ئێستا ناگوێزرێتەوە بۆ مرۆڤ خۆشبەختانە، ئەوەش خاڵێکی گرنگە. بەڵێ دکتۆر، وەکو دوان ڕێنمایی بەڕێزت بۆ ئێمە و بۆ بینەران کە چی بکەین بۆ ئەوەی کە لەم نەخۆشیانە بە دووربین لە ڕێگەی ئاژەڵان و ئەگوازرێتەوە؟ وەڵا دوان ڕێنمایی ئەوەیە ئێمە کە ئاژەڵ بەخێوەکەین بەرپرسیارەتێکی گرنگە، ئەبێ و ئاژەڵە وەکو ئەندامێکی خێزان سیر بکرێ، تێبینی هەڵسوکەوتی بکەین، هەڵسوکەوت و تێکەڵبوونی لەم ماوەیە سنووردار بکرێ، شوێنەکەی بە بەردەوامی پاک بکرێتەوە و هەوڵ دەین هەموو تاکێکمان هۆشیاریمان لەسەر ئەم نەخۆشیانە هەبێ کاڵێن نەخۆشیە هاوبەشەکانی مرۆڤ و ئاژەڵ. و هەر بۆ زانیاری بەڕێژت پزیشکانی ڤێترنەری ئەم ماوەیەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنا دەورێکی سەرەکیان هەبووە لە هۆشیارکردنەوەی خەڵک لە کەناڵەکانی تەلڤیزیۆن تایبەتی گەلی کوردستان و هەروەها لە تەشخیصکردنی ڤایرۆسەکەش، بۆ نمونە لەو تاقیگەیەی
گەڕەکی سەرچنار کە بەڕێوەبەرایەتی تەندروستی دروستی کردووە، دکتۆر زانە حەمید، دکتۆر پێشنیار، پزیشکانی ڤێترنەرین ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە ڕووی ڤایرۆلۆجیە و لە تەشخیصکردنی نەخۆشیەکە ئێمە دەستخۆشیان لێکی. دەستەکانە خۆش بێ. سپاس بۆ ئامادەبوونت، خۆشحاڵ بووین. بەڵێ سپاس بۆ دکتۆر فەرەیدون عەبدولستار، ڕاگری کۆلێژی پزیشکی ڤێترنەری لە ئازانکۆی سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان میوان بوو. بەڵێ ئازیزانم موچانێکی کورت و دواتر بەردەوام بین. ئەگەر هەرکەم لە نیشانەکانی پەتای کۆرۆنات هەیە، ژانەسەر، کۆکە، هەناسەتەنگی، بەرزی پلەی گەرمی جەستە، پەیوەندی بکە بە ژمارە 122 بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. خۆشەویستان، ئێمە تەندروستی ئێوەمان زۆر بەلاوە گرنگە، لەبەرەوە ئاگاتان لە ڕێنماییەکان بێ. بەرەنگاربوونەوە بە تەنها کەسێک ناکرێت، پێویستە هەمومان هاوکار بین. خۆ پاراستن باشتر لە چارەسەرکردن، بۆیە ئێمە خۆمانە پارێزین. من تۆم خۆشەوێ، بۆیە تۆقەل لەگەڵ ناکەم. ئازیزانم، ترس و دڵڕاوکێی زۆر بەرگری لەشدا ئاوەزێنێت، بۆیە پێویستە بەهێز بین و زاڵبین بەسەر ئەم دۆخەیە. خۆشمەوێن، هەر لەبەرەوەی خۆشمەوێن، ئەگەر نیشانەکانم تیا دەرکەوت بە زووترین کات خۆمەگەیەنمە نەخۆشخانە. دۆخی زۆر لەمە سەختترمان تێپەڕان، بە خۆ پاراستن ئەمەش تێپەڕێن، بە هیوای تەندروستی باش بۆ هەموو لایەک. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پژمین و کۆکە.
نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکە، هەناسەی تند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەدواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمی، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان، لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار، لە کاتی ڕێزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن، بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ پاملێرمان کاروان لا هەولێرە لەگەڵمانە. کاروان سڵاوت لێبێ و بەیانیت باش بێ، نەورۆزت پیرۆز بێ، ئەمێ بزانم کە زانیاریەکانی ڕۆژ لای تۆ چین. کۆژین بەیانی تۆ و بەیانی هەموو بینەران باش. جەژنی نەورۆز لە تۆ و لە تاوی کارمەندانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان و تاوی کۆمەڵانی خەڵکی کوردستان پیرۆز بێت. ڕەنگە ئەم نەورۆزە جیاواز لە هەموو نەورۆزەکانی دیکە هاوڵاتیان نەتوانن وەک پێویست بەهۆی پابەندبوون و خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا بچنە دەرەوە و گەشت و سەیرانەکانیان بکەن وەک لە ساڵانی پێشوو لە هەموو نەورۆزەکان کە باو بووە. بەڵام ئەوەی هەیە کە درەنگانی شەو کۆمەڵێک لە هاوڵاتیان چوونەتە دەرەوە بۆی گەشت و سەیرانەکانیان بکەن. ئێمە دواتر هەوڵ دەدەین کە بە دوواداچوونی بۆ بکەین و زانیاری زیاتر لەسەر ئەو وەربگین کە لەو سەیرانگایانەی سنووی پارێزگای هەولێر ئاخۆ خەڵک چۆتە دەرەوە بۆ گەشت و سەیرانیان نا، کە ئەمەش دەتوانین بڵێن ئەرک و بەرپرسایەتی هاوڵاتیانە کە نەچنە دەرەوە بەوەی کە گەشت و سەیران نەکەن، هەمووە خۆ پارێز بین لە توشدەبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. دەمێ ئاماژە بۆ بکەم کە ئێوارەی دوێنێ لەسەر قەڵای هەولێر ئاگری نەورۆز کرایەوە. ئەمەش وەک هێمایەک وەک ڕەمزێک بۆ ئەوەی کە نەورۆز جەژنێکی کوردانەیە. هەمیشە کورد نەورۆز بە جەژنێکی خۆی دادەنێت. بۆیە دوێنێ شەو دوێنێ ئێوارە لە سەر قەڵای هەولێر ئاگری نەورۆز کرایەوە، بەڵام هاوڵاتیان کۆمەڵانی خەڵکی کوردستان ئامادەی نەبوون، تەنیا ژمارەیەک لە بەرپرسانی حکومی حزبی ئامادەی ئاگری نەورۆزەکە بوون. ئاماژە دەمێ بۆ بکەم کە قەدەغەی هاتوچۆ لە نێو شاری هەولێر دەوروبەری بەردەوامە و ئەو ڕێکارانەی کە بۆ ئۆتۆمبیلەکان دەگیرێتە بەرەوانەی کە سەرپێچی دەکەن لە قەدەغکردنی هاتوچۆ ڕێکارەکان توندن، یاخود ئەو کەسانەی کە دێنە ئەو خاڵانەی کە دانراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە لەلایەن پۆلیس و باڵێن هێزە ئەمنیەکانەوە دەیانگەڕێنەوە یاخود بەشێک لەوانە سزا دەدرێن. تەنیا ئەو کەسانە نەبێت کە ڕێگە پێدانیان هەیە، ئەوانەی کە ڕێگە پێدراون بتوانن کە هاتوچۆ بکەن. دەمێ ئاماژە بە خاڵێکی دیکە بکەم کە لەمڕۆوە مارکێتەکانی شاری هەولێر دەتوانن بە شێوەی دیلیڤەری کەلوپەل و پێداویستی و خواردن بۆ هاوڵاتیان بگوازنەوە. هیچ کۆمەڵێک ڕێکاری بۆ ژیراوەتە بەر. ئەو ڕێکارانش خۆی لەوە دەبینێتەوە کە ئەوانە ڕێپێدانی تایبەتیان بۆ دەکرێت. ئۆتۆمبیلی مارکێتەکان لۆگۆی مارکێتەکە یاخود لۆگۆیەکی تایبەتیان نێدرێت کە بناسرێنەوە، بەڵام ئەوانیش لەو چوارچێوەیە کە بۆ ئیشەکەی خۆیان دەتوانن ئۆتۆمبیلەکان بەکار بهێن و خزمەتگوزاریەکانی خۆیان بگێن بە هاوڵاتیان. واتە ئەگەر هاوڵاتیەک پێویستی بە هەر پێداویستیەک بێت یاخود هەر کەلوپەلێکی بێت دەتوانێت پەیوەندی بە مارکێتەکەەوە بکات و
جاچ سەوز و میوە بێت یاخود مارکێت بێ ئەوان خۆیان با بڵێن گواستنەوەکان بۆ ئەنجام نەگەیاندنەکەیان بۆ ئەنجام دەدەن. لێرەشدا پارێزگاری هەولێر ئاماژەی بۆ کرد کە نابێت نرخ لەسەر ئەو گواستنەوەی زیاد بکرێت واتە کەلوپەلەکە بە هەر نرخێک بێت بە هەمان شێوە کە لە مارکێتە بەو شێوەیە لە کاتی با بڵێن گواستنەوەکەدا دەبێت بە هەمان نرخ بێت نابێت نرخی زیادەی بچێتە سەر ئەمەش لە کاتێکدا گەربێت و نرخی گواستنەوەکە نرخەکەی کەمێک با بڵێن نرخەکەی کەم بێت ئەوەندە زۆر نەبێت کە هاوڵاتی پەشیمان بێت لەوەی کە داوای دلێڤەریەکەی کرد بێت لە خاڵێکی تردا دەمێ ئاماژە بۆ ئەوەش بکەم کە بەشێک لە هاوڵاتیان لە شاری هەولێر یاخود بەشێک لە سەرمایەداران و کەسانی با بڵێن ئەوانەی کە خاوەنی کارن لە چەند ڕۆژی ڕابردوو هاوکاری یاخود سندوقی خۆراکیان بەسەر ئەو کەسانە دابەش کردووە کە با بڵێن پێویستیان بە خۆراکە پێویستیان بە خۆراکە بۆیە ئەمەش بەهۆی ئەوەی کە بازار و دوکانەکان داخراوە وای کردەوە کە کۆمەڵێک لە هاوڵاتیانەی کە خەریکی کار و کاسبی ڕۆژانە نەتوانن کار و کاسبیان بکەن بۆیە ئەمان وایان کردووە کە ئەو پێداویستیان یاخودە هاوڵاتیانێ ئەو کەسانی کە کەم دەرامەتن خۆراک و پێداویستیان مەسەدا دابەش بکەن. کۆژین دەمەوێت لە کۆتاییدا ئاماژە بۆ بکەم کە ئێمە وەک تیمی گەلی کوردستان بە دوواداچوون دەکەین زانیاری وەردەگرین لەسەرەوەی کە ئایا هاوڵاتیان لە سنووی پارێزگای هەولێر بۆ نەورۆز چوونەتە دەرەوە یاخود پابندن بە خۆپارێزی وەک وەزارەتی تەندروستی هەموو لایەنە حکومی تەندروستیەکان داوا دەکرد کە هەمومان پابند بین و خۆپارێز بین لە بەرامبەر توش دەبوونەوە بە ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ کۆژین من دەگەڕێمەوە لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. ئێستاش پەیامنێرمان کاروان لە کۆیەوە لەگەڵمانایە. کاروان سڵاو لێبێ بەیانیت باش بێت نەورۆزت پیرۆز بێت ئەمێ بزانام زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ کۆژین سڵاو لێوە نەورۆزی خۆپارێزیتان باش لە شاری کوێژ هەڵبەتە ڕێوشێنە ئەمنیەکان بەبەستی خۆپارێزی و جێبەجێکردنی ڕێنماییە تەندروستیەکان و ڕێنماییە ئەمنیەکان هەنگاوی زۆر باشی بۆ نراوە و لە ئەمەی لە پشتی منەوەیە ئێستا وەک دەبیندرێ هێزە ئەمنیەکان تەواوی ئەو شەقام و شوێنە سەرنیشانیان داخستووەکەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بە پێی و بە ئەمری قامەتی قەزای کۆی وەزارەتی ناخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە پێناو بەرژەوەندی گشتی بڕیاری لێدا من بۆ زانیاری زیاتر سەبارەت بەم تەوەرە دەچمە لای زۆربەڕێز عەقیل زایر محەممەد بەڕێوەبەری هاتووی کۆیە کاک زایری ئەم کاتتان باش نەورۆزتان پیرۆز ڕێوشێن ئەمنیەکان لە ئێستا لە چ ئاستێکدایە وەکو پۆلیسیان چۆن چ هەنگایەکانەوە بەێ ئێمە وەکو بەڕێبەتی هاتووی کۆیە دیارە وەکو هەموو ڕۆژەکانی تر ئەو شوێنانی کە پێویست بووە مەفرەزەمان لێدانا وەک دەبینن ناوشار جادەی ناوشاری کوێ و دووسایدی شەهیدان بۆ ئەوەی بتوانین کۆنتترۆڵی ئەو هاتووێ بکەین ئەمەش تەنها لە بەرژەوەندی هاوڵاتیانە لە چەند ڕۆژی ڕابردوو سزای پێچیکاران چی بۆەوە ئێوە دەستان بەسەر چەند وڵەتی شۆفێری وە سزایی شۆفێران داوانی کەوا سەرچەپیان کردووە لە ڕێنماییەکان نیانداوە. بڵێ دیارە ئێمە وەکو هەموو ئەو بەڕێبەرایەتیانەی کە لە سنووری بەڕێبەرایەتی خۆمان بە تایبەت لە بۆ ماتۆرسکیر 6 ماتۆرسکیرمان دەست بەسەدا گرتووە کە دەستکاری ئەگزۆزیان کردووە و لەگەڵ دوو ئۆتۆمبیلی تر کە سەرپێچی ڕێنماییەکانی کردووە و هەموو ئەوانە بەپێی یاسای هاتووە سزادراوە. ئەمڕۆ کە دەبینین 20 نەورۆزە ماوەی قەدەغکردنی ناچۆ درێژکرایەوە ئێوە ڕێکارێک دەکردن لەگەر سەبارەت بوویتەوە خەڵکانێک دەستن دەرەوە وەک دەبینین لە فەرە کۆمەڵاتەکانی لە شێوە ڕابردوو خەڵک ئامادەکاری بۆ چوون دەرەوەی کردبوو ئێوە چ ڕێکارێک دەکردن بەر بەمدەستی سزاگەیانی کەسانی کە سەرپێچیان چۆ دەکەن؟ بەڵێ دیارە هەروەک ئێوارش قسەم لەگەر جەنابی قایمقام کرد ئەو
ڕاگرتنی هاتوچۆ بەردەوامە بەڵام خەڵکێک کە دەچێتە دەرەوە ڕێ پێدراوە بە تایبەت کە دەچێتە مەزرعەکانیان ئەمەش بەو مەرجەی کە پێویستە یەک خێزانبی نابی گردبوونەوە ڕووبدا و ئەو خەڵکاش کە دەستە دەرێ بە ئاگاداربی بە ئەو زانیاری هەبی بەڕێبەرایەتی گەشت و گوزاری کۆیە هەموو ئەو شوێنانەی کە پەیوەندی هەبووە بە گەشت و گوزارکردن بە شۆفڵ خۆری لێ ڕووکردو واتە وا باشە لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بۆ ئەوەی هیچ بەرکەوتنەک ڕوونەدا لەگەر هاوڵاتی تر تاوەکو دوور بن لەو نەخۆشیە. ئێستا ئێوە تیمەکانتان لە نێو شار وەردەرە و شار لە چەند شوێن داناوە بە مەبەستی ڕێگری خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا و چنەدەرەوەی هەوڵات. هەموو ئەو شوێنانەی کە پێویست بووە بە تایبەت هەی بە سوڵتان چنارۆک و ناوشار ئەو وەک دەبینن ئێستاش هەر بەردەوامە ڕاگرتنی هاتووە لە ناوشار و ئەوانە ئێمە بەردەوامیش دەبین تا لە بۆ ئێوارە لە بۆ شەویش هەر بەردەوام دەبین هەر کاتێک بینیمان کە گردبوونەیەک کە بوو بە هاوکاری ئەو لیژنەی کە دانرا هاوبەش کە پێکاتوە لە ئاسایش و پۆلیس هەوڵی بڵاوکردنیان دەدەین بۆ ئەوەی دوور بن لە هەر نەخۆشیێک کە ئێستا کە باوە لە جیهاندا. دوا قسەی تۆ چیوە بۆ هاوڵاتیان و بۆ شۆفێران لە سنووری قەزای کۆیە؟ دیارە ئەمساڵی نەورۆز بە تایبەت جیاوازە بەداخەوە کە دەیرێم ئەمەش بەهۆی ئەو پەتایی کە ئەو ڤایرۆسی کە لە هەموو جیهاندا بڵاو بۆتەوە بۆیە داواکارم کە لە بۆ چەند سعاتێک لە بۆ چەند ڕۆژێک خۆیان تووشی ئەو نەخۆشی و ئەو ڤایرۆسە نەکەن بۆ ئەوەی بە سەلامەتی بمێنەوە وا باشە لە ماڵەکانی خۆیان و بمێنەوە بۆ ئەوەی دوور بن لە هەموو ئەو نەخۆشیە کە ئێستاکە هەیە. سپاس ئاخی زایر محەممەد بەڕێبەری یاچێکۆیە بەڵێ کۆژین ئەمە ئەو زانیاریانە بوو کە لەلایەن بەڕێبەری یاچێکۆی بەڕێز عەقیب زایر محەممەدەوە باس کرا سەبار بۆی کە ئەو هەم لە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنایە لە قایمقامێتی قەزای کۆی ئاماژە بۆ کرد لەلایەن گەشت و گوزاری کۆیەوە کە ئەوان پەیوەندیان هەیە سەرجەمە شوێنە گەشتیاران داخراون بە مەبەستی خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. بەڵێ من دەگەڕێمە لایەوە گەشتێکتان نەمابێت. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان کاروان کا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە کۆی لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی. بەڵێ ئازیزانم ئێستاش ئەچینە لای پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل لە شاری سلێمانی کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمانە. ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێت نەورۆزت پیرۆز بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لە لای تۆ چین. بەڵێ کۆژین ئەم کاتی ئەوە باشتر سڵاوتان لێبێ نەورۆز لە تۆ و لە تەواوی بینەران و لە سەرجەم کارمەندانی کەناڵی ئەسمانی گەلی کوردستان پیرۆز بێت. دیارە نەورۆزی ئەم ساڵ جیاواز لە نەورۆزی ساڵانی ترکە ئەوەیە لە ڕێی موبایل یا لە ڕێگەی تەلەفۆن یا لە ڕێگەی ڤیدۆکانەوە پیرۆزبایی لە یەکتر دەکرێت و لە ماڵەکانی خۆمانەوە هەر کەسە و پەیامێک پیرۆزبایی دەنێرین و پیرۆزبایی نەورۆز دەکەین. نەورۆز هەر دەکرێتەوە بە شێوی بەردەوام لە هەر کات و لە هەر دەمێکدا بێت. هەرچەندە کۆرۆنا لەم وەختە و لەم کاتەدا نەورۆز نەیهێشت ببێتە قەرەباڵغی و نەیهێشت هاوڵاتیان بە جلی کوردی ڕەنگی جوانەوە بێنە دەرەوە بچنە سروشتی بەهاری کوردستان ببینن و لەو ڕێگەیەوە زیاتر دڵخۆشی ببینن. بەڵام ئیشەڵڵا دوای هەموو ناخۆشیێک خۆشی تر هەیە و لەو ڕێگەیەوە هاوڵاتیان دەتوانن تعویزی ئەم ناخۆشیە بکەنەوە کە ئێستا لە ماڵەکانی خوانن. هەرچەندە ئەم ناخۆشیە یان ئەمەی کە ئێستا لە ماڵۆن بۆ ئەوەیە هاوڵاتیان تەندروست بن، سەلامەت بن، پارێزراو بن، دوور بن لە بەڵاو ناخۆشی و دوور بن لە بەڵاو ئەوەی کە ئەو نەخۆشی کە بەسەر ئەوروپای گرتوێتەوە ئێرەشی گرتوێتەوە. ئەم نەخۆشیە پەتایەکی جیهانیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بتوانن بەو پلان و ڕێکارانی کە حکوومەتی هەرێمی کوردستان و لە چوارچێوەی وەزارەتی تەندروستی دای ڕشتەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پارێزراو بن. کۆژین دەمەی ئەو بخەمە ڕوو وەکولانە پەیوەندیدارەکانی تەندروستی ئاماژەی بۆ دەکەن کە ئێستا ئەم نەخۆشیە لە ئەوروپا بە تەواوەتی پێوەی سەرقاڵن و کێشەی ئەم نەخۆشی ئەوەیە کە ئەوان پابند نەبوون پێوەی و چوونە دەرەوە لە ماڵەکانی خۆیان. هاوڵاتیانی ئەوروپی کێشێکی تەواویان لەگەڵ ئەم نەخۆشیە و هەمووان پێوەی دەناڵێن. بەڵام هەرێمی کوردستان و شکر هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە گەورەترن و پابندی بڕیارەکانی بوون، پابندی بڕیارەکانی حکومەت بن، پابندی بڕیارەکانی تەندروستی بوون لە ماڵەکانی خۆیان ماونەتەوە و
ئەوەی کە ئەو حاڵەتانی کە تۆمار کراون باری تەندروستیان زۆر جێگیرە بەڵکو دەتوانین بڵێن هیچ نیشانەیەک لە جەستیاندا ڕووی نەداوە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە لە ئێستای هەرێمی کوردستان کەرەنتینە هەیە کەرەنتینەکانی سنووری پارێزگای سلێمانی یان سنتەری پارێزگای سلێمانی کە بۆ ئەو کەسانە دانراون و ئەو حاڵەتانی کە لە دەرەوە هاتوونەتەوە و کەرەنتینە کراون لە حەوت کەرەنتینەدا زیاتر لە 1000 کەسی تێدا کەرەنتینە کرابوو بەڵام لەو 1000 کەسەدا زیاتر یان نزیکەی 600 کەسیان نێدرا بۆ ماڵەوە من دەمێ هەواڵێکی دڵخۆشکەری تر ڕابگەێنم کە ئەمڕۆ یا سبەی یا دوو سبەی نزیکەی 6 کەسی تر لەو کەسانی کە ماوەی 14 ڕۆژ کەرەنتینە دەکرێن و لە ئەنجامی دوو جار پشکنیندا شکر لەخوا بەزیابێ باری تەندروستیان زۆر باشە و نەک باری تەندروستیان باشە بەڵکو هیچ نیشانێکیان نییە و هیچ کێشێکیان نییە سەبارەت بە قەدەغی هاتوچۆش هاوڵاتیان پابندی ڕێنمایەکانن ناچن بۆ سەیران لە ماڵەکانی خۆیاندا کۆبوونەتەوە هەر کەسە و لە خێزانەکەی چارچێوی خێزانەکەی خۆیدا لە ماڵەوە دەمێنێتەوە مانەوە لە ماڵەوە بۆ پاراستن و سەلامەتی هەمووانە ئەمڕۆ ڕاستە بستویەکی نەورۆزە ڕاستە ئەو ڕۆژێکی تازەیە بەڵام هەمووان بۆ سەلامەتی بۆ زیاتر مانەوە لە ماڵەکانیان هەمووان یەکتر دەپارێزن سەبارەت بە قەدەغی هاتوچۆش لەگەڵ کاک ڕزگار سەبارەت بەوەی کە لە بارودۆخی کشتتوکاڵدا گفتوگۆ دەکەین کاک ڕزگار نەورۆزت پیرۆز بێ ئەم کاتت باش سڵاوت لێ بێ لەباری ئەوە قسە دەکەین کە بڕیارێکی تازە دەرچوو بۆ ئەو کەسانی کە بیتی پلاستیکیان هەیە و بەرهەم دەخەنە بازارەوە لەو بارە گفتوگۆ دەکەین دوای پیرۆزباییکردنی خۆت فەرموو قسەمان بۆ سەرەتا پیرۆزبایی جژنی نەورۆز لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی شارە حیاتەکەی سلێمانیەکەین بە هیوای ئەوەین کە ئەم نەورۆزە ببێ بە نەورۆزی خۆپاراستن نەورۆزی مانەوە لە ماڵەکان نەورۆزی جێبەجێکردنی ڕێنمایەکان بێت و بە هیوای ئەوەی نەورۆزمان ببێ بە نەورۆزی کۆتایی هێنان بە ڤایرۆسی کۆرۆنا و لەگەڵەوەشە پیرۆزبایی ڕاپەڕینی جەماوەری خەڵکی کەرکووکی خۆشەویست دەکەین لەم یادە پیرۆزەی ئێستا 29 ساڵ بەر لەمرۆکە شاری کەرکووک ڕاپەڕی دیارە هەردوو مناسبەکە لەگەڵ هاتنی کۆرۆنایە ئەمساڵ هاوڵاتیان لە ماڵەوە ماونەتەوە و هاوڵاتیان کەمتر دێنە دەرەوە خۆشببختانە توانم بڵێم لە سەکتەری کشت و کاڵە ئێمە ئێستا لە 15 بۆ 20 ڕۆژی داهاتووە بەرهەمی ناوخۆپی ئەگات ئەو بەرهەمانەیەکەوە بەرهەمی کشت و کاڵین لە ئێستادا خۆشببختانە هەندێک بەرهەمی ناوخۆیمان هەیە شەڵەکانی ئامادەیە بۆ گواستنەوە بە تایبەتی خەیار و تەماتە و بیبەر و گولەکە و بەرهەمە ناوخۆیەکان بۆیە لە بەیاننامەکەی پارێزگای سلێمانی دوو خاڵی گرنگی تایەکەیە لە ئەساسا پابندە لەگەڵ جەنابیانە ئێمە توانیمانە دوای ئەوەی کە گفتوگۆ بکەین بڕیاری لێدرا خاڵی یەکەم ئەوەیە کە ئەوانەی کە ئێستا حالیان کاتی کاری هەنگەوانیە کاتی پورەدانی هەنگە لە گەرمیان و کاتی گرتنەوەی پورەکانە کاتی دارەدانی ناو هەنگە ئەمانە ڕێگەیان لێ نەگیرێ بە مەرجێ بەڵگەنامەیەکی یاساییان پێ بێت کە ئەمە هەنگەوانە و ئەمە پیشەی هەنگەوانی هەیە یاخودە بەڵگەنامە یاسایی پێ بێت کە کاتی خۆی ئێمە بۆمان کردووە دوو بەنسبەت خانووی پلاستیکی وانەی کە خانووی پلاستیکیان هەیە و لە ئێستادا کاتی سەرقاڵی ئامادەکردنی شەتڵ و گواستنەوەی شەتڵن لە بەرەوەی 15 بۆ 20 ڕۆژی کات بەرهەمی ناوخۆ پێ ئەگات بە هەمان شێوە ئەبێت بەڵگەنامە یاساییان پێ بێت بۆ ڕێگەلات شوکانیان نەگیرێت و ڕێگەیان لێ نەگیرێت تاوەکو شەتڵەکانیان برن بۆ خانوەکانیان یا دەرمانکردنی خانوەکانیان بکەن یا خودکاری ئامادەکاری بۆ خانوەکانیان بکەن ئەمە لەلایەکی تر دایبەت بە خاوەن چێڵگە پەلەوەریەکان بە هەمان شێوە تایبەت بە فرۆشتنی مریشکەکانیان لە 12 بۆ 6 بەیانی وەکو ڕێگە پێدان ڕێگە پێدران کراوە تایبەت بە کێشەی خاوەن چێڵگە پەلەوەریەکان بۆ بردننی علەف بۆ بردننی دەرمان بۆ بردننی پێداویستی چێڵگەکانیان بە هەمان شێوە ئەبێ بەڵگەنامەی یاساییان پێ بێ مۆڵەتی بەڕێبەراتی گشتی کشتتوکاڵیان پێ بێت و خۆی و تەنها سیارەکەی ئەمانە ئەتوانن کاری کشتتوکاڵی بکەن ئەمە بەبەست لەم کارە چیە بەبەست لەم کارە ئەوەیە کە قەیرانەکان گەورەتر نەکەین ئێمە بتوانین لەگەڵ ئەوەی کە لەم بارودۆخە ناسکەی ئێستادا دنیا بەرەو قەیرانێکی ئابووری ئەڕوا دنیا بەرەو کێشەیەکی ئابووری ئەڕوا کە نرخی نەوت بۆتە 25 دلار لە ئێستادا بەرمیلێ نەوت بۆی ئێمە بتوانین سوود لەم حاڵەتەی ئێستامان وەرگرین کە داهاتمان بکەین بە فرەچەشن و لە ئەوە لەگەڵەوەشە قەیرانەکە نەبێتەمای ئەوەی کە بەرهەمی ناوخۆیش کەم کاتەوە بۆیە ئێمە ناوچەیەکی کشتتوکاڵی گەورەین و ئێستا کاتی وەرزی کشتتوکاڵە وەرزی درەوە وەرزی ئامادەکاردنی چێڵگەکانە بۆ بەرهەمهێنان وەرزی دەرمانکردنە وەرزی سەماتکردنە وەرزی بەرەمی هەنگوینە وەرزی پورەدانی هەنگوینە وەرزی گواستنەوەی شەتڵە وەرزی بەرەمهێنانی شیر و پەنیر و بەرهەمەکانی شیرەمەنیە وەرزی زاوزەی ئاژەڵە وەرزی قەدەغەکردنی ڕاوی ماسیە کە لە ئێستادا ماسی گەرادا ئەنێت هەموو ئەمانە لەم کاتەیە هەیە بۆیە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ پارێزگای سلێمانی و قایمقامێتی قەزای مەرکەزی سلێمانی هەوڵی ئەوەمان ناوە تا بتوانین کار ئاسانی بۆ ئەمە بوارە بکرێت و
گرنگی بین بە بەرهەمی ناوخۆ تاوەکو بتوانین لە داهاتوە بەرهەمی ناوخۆمان هەبێت و پشت نەبەستین بە بەرهەمی دەرەکی تایبەت بە علوەکان و تایبەت بە کاری علوەکان لە ئێستادا چاودێرێکی تەواوی علوەکانەکەین لە ڕێگەی هۆبەکانی علوەی سلێمانی هۆبێک کشتتوکاڵی علوەی سلێمانی و لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی کشتتوکاڵی سلێمانی و لە ڕێگەی قایمقامێتی قەزای مەرکەزی سلێمانی و لیژنە هاوبەشەکانەوە بە هیچ شێوەیەک نرخ بەرز نەبووەوە بە هیچ شێوەیە کەمکورتی نییە یاخود کێشەی نەبوونی بەروبوومی سەوزۆمیۆمان نییە ئەتوانین بڵین ڕۆڵێکی زۆر کاریگەرمان بینیوە لە کەرنتینەی کشتتوکاڵی لە مەرزی باشماخ و ئەو بەرانێکەیەتە ناوە پشکنینی تەندروستی بووە کرێ 24 ساعتە کارەکەین لەوێ ئێمە و هەوڵمانداوە کە بە هیچ شێوەیە نەهێڵین کێشەی کەمبوونەوەی بەرهەم دروست ببێ و کێشەی خراپی بەرهەم دروست ببێ و ڕێگەمان کردووە لە قۆڕخکاری و ئیستیغلال و نرخ بەرزکردنەوە بە هیواین ئەم مانگە بە سەلامەتی تێپەڕێ ئەم فترەیە کە ئێستا هەمانە فترەی حساسە تێپەڕێ لە داهاتووە هەم ڕزگارمان بێ لە کۆرۆنا هەم بتوانین بەرهەمی ناوخۆ کە پێ ئەگات جێگەی بەرهەمی دەرەکی بگرێتەوە و ئەم ساڵ بیکەین بە ساڵێکی نیشتیمانی هەمومان بەیەکەوە کار بۆ ئەوە بکەین کە پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبێت لە داهاتووە کە بەرهەمی ناوخۆ جێگرەوەی بەرهەمی هاوردە بێ و لە کاتە کارە سات بارانی کە ڕوومان تێ ئەکات پێویستمان بە هاتنی بەرهەمی دەرەکی نەبێت ئەمە و ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی و بەڕێوەبەرایەتی شارەوانی بەڕگری شارەوانی سەرۆکاتی شارەوانی بەرگری شارستانی و سەرۆکاتی شارەوانی سلێمانی لەگەڵ ئەوەی کە کاری علوەکان و کەرنتینەکان و قەدەغەکردنی ڕاوی ماسی و ڕێخستنەوەی بەرهەمی ناوخۆ پاڵپشتی جوتیاران ئەەکەین لە ئێستادا تیمەکانمان سەرقاڵی ڕەشاندنی ناوشارن بە دوو تیم ئێمە بەشداریمان کردووە لە سەرەتای هەڵمەتەکەەوە بۆ ڕەشاندنی ناوشار بە بەستی پاکشکردنەوەی ناوشار و بەشداریکردن لە لیژنەکانی فریاگوزاری خێرا بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەوەی کە ئێمە هەموو بە تیمێک بتوانین ڕوبەڕووی ئەم نەخۆشی ئەم ڤایرۆسە ببینەوە و بە هیوای ئەوەین لە داهاتووە ئێمە توانی بمیان وەکو وڵاتێکی بچکۆلانە کەرنتینەی توانیمان وڵاتێکی بچکۆلانە سەرکەوتن بەدەست بێنین لە کۆنتترۆلکردنی ڤایرۆسەکە و خۆشبەختانە توانین بڵین هەنگاوەکان هەنگاوی زۆر تەندروست و عملی بووە و هیوادارم لە کۆتاییە هەمومان بە سەلامەتی لەم بارودۆخە دەرچین و تەندروست باش بین هەمومان قسەکانە پێت نەپڕی لەبەروی پڕ بە معلومات و ماشەڵڵا زانیاری زۆر پێ زۆر سپاس بامە دەبوو سپاس بۆ بەڕێزیشتان دەستا خۆش بۆ زۆر سپاسانەکەم خۆشین دەگەڕێم لای تۆ جەگری بەڕێبەری کشتتوکاڵی سلێمانی پڕ بە زانیاری بوو ئەمڕۆ سەبارەت بە گەیاندنی هەواڵ و زانیاریەکانی و لە چوارچەوی پلانی کارەکانیاندا بۆ زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان بۆ ڕوبەڕووبوونەوەی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا بەڵێ قەدەغەی هاتوچۆ بەردەوامە بەڵێ پابند دەبین لە ماڵەکانی خۆمان دەبینەوە و هەموو ئەمانەش بۆ سەلامەتی و تەندروستی زیاتری هاوڵاتیانە من دەگەڕێمە لای ئێوە بەڵێ سپاس بۆ پامنێرمان ئەحمەد کا بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی بەڵێ عزیزانم وەکوتمان لە تەوەری دووەمی پرۆگرامەکەماندا باس لە کەمپینێک ئەکەین کە لەلایەن کۆمەڵێک ڕێکخراوە ئەنجام دراوە ئەم کەمپینە تایبەتە بە کەسانی هەژار و کەم دەرامەت و وەکۆکردنەوەی کۆمەک و هاوکارەکانی خەڵکەوەک ئەزانین کە لەم بارودۆخ و لەم وەسعی نەخۆشیی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە بێگومان هەر لەگەڵ دەستپێکی ئەم نەخۆشیەدا هاوڵاتیان ڕویان دەکردا مارکێت و شوێنە گشتەکان بۆ ئەوەی کە کەلوپەل و پێداویستی بکرێن و لە ماڵەکانیاندا غەزنی بکەن بۆ کاتی پێویست بەکاری بێنن بێگومان هەژارانیش مافی خۆیانە کە ئەم کەلوپەلانیان هەبێت و هەر بۆ ئەو مەبەستەش کەمپینێک دانراوە کە بۆ ئەوەی کە ئەو کۆمەک و هاوکاریانە کۆبکرێتەوە لە کەسانی سەرمایه‌دار و لە حکوومەت بۆ ئەوەی کە خزمەتی کەسانی هەژار و کەم دەرامەت بکرێت هەر بۆ مەبەستەش بەڕێز ئاراز گەلاوێش چالاکوانی ڕێکخراوەکان بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان میوانە کاک ئاراستڵاو لێبێ و بەیانیت باش بێ نەورۆزیشت پیرۆز بێت زۆر سپاسانەکەم هەموو ڕۆژێکان لە خۆشیە بێت زۆر سپاس دەکەم بەخێراتیت کاک ئاراست سەرەتا بابەسێک لە کەمپینەکەی بەڕێستان بکەین بزانین کە ئەم کەمپینە چەندێکە ڕاگەیەنراوە و چەندێک بەردەوام ئەبێت و کێ بەشداری کردوە تێیدا بەڵێ دووبارە سپاس بۆیەوە دیارە لە دوا بەدوای ئەوەی کە ڤایرۆسی کۆرۆنا منطقەکەی گرتوانێ باڵێن گەیشتە هەرێمی کوردستان یاخود باڵێن نزیک بە هەرێمی کوردستان کەوتوانێ و دەنگۆی بڵاوبوونەوەی ئەم ڤایرۆسە هاتە پێشەوە ئێمە هەر لە مناسەباتەکانی 8 مارس و لەوانەیە بووین حتمما کە ئەلۆ کاتانەیە ئێمە هەموو ئەو چالاکیانی کە تایبەت بوو بە 8 مارس ڕۆژی جیانی ژنان ئەومان ڕاگرت و کۆمەڵێک چالاکی تریش هەبوو لەو کاتانەیە کە بە خاتیەوەی کە ئەم ڤایرۆسە بڵاو نەبێتەوە یاخود تەشانە نەسێنە لەناو کۆمەلگادا ئێمە وەکو کاری هەمیشەیمان ئەو چالاکیانەمان هەڵپەسارد لە دوای ئەوە کاتێک کە زانیمان ئەم ڤایرۆسە تقریبا خەریکە ئەگاتە هەرێمی کوردستان و بوونی هەبوو هەر وەکو کاری هەمیشەیمان ڕێکخراوەکان بڕیارماندا کە لەناو خۆمانە خۆمان کۆبکەینەوە خۆمان ڕێک بخەین و هەڵمەتێکی هەماهەنگی دژ بە ڤایرۆسی کۆرۆنا ڕابگەێنین ئاماژ لەم هەڵمەتە ئەوەیە کە
بۆ ئەوەی کە دام و دەستگاکانی حکوومەت یاخود هەر کەسێک ولایەنێک پێویستی بە کۆمەکی هاوڵاتیانە، پێویستی بە کۆمەکی گەنجانە، پێویستی بە کۆمەکی کەسانی خۆبەخشا ئێمە بتوانین لێرەوە لەم میکانیزمانێ ئێمە ئامادە بەکاربین و بڕۆین هاوکاریان بکەین و ئیشیان لەگەڵا بکەین. کاک ئاراس ئەمە بزانم کە چەند ڕێکخراو بەشداری لەم کەمپینەدا کرد؟ بەڵێ ئەم ڕێکخراو ئەم هەڵمەتە تقریبا 6 ڕێکخراو بۆ تقریبا 140 کەسایەتی بەخۆشحاڵی 6 ڕێکخراوین. بەڵێ بەڵێ لە کێ و بۆ کەی ڕاتان گەیاندووە تا کەی بەردەوام ئەبێت؟ وەکو وتم هەر لە سەرەتای دروستبوونی ئەم ڤایرۆسە لە هەرێمی کوردستان و قەدەغەکردنی پێش قەدەغەکردنی هاتوچۆش لە شاری سلێمانی شار و شارۆچکەکان ئێمە هەڵمەتەکەمان ڕاگەیاندووە کراوەیە باڵین کاتەکە دیاری نییە چکە بە خاتیەوەی کە ڤایرۆسەکە دیار نییە کەی لەناوەچێ ئێمە تا ئەو دقەی کە میلەتەکەمان پێویستی پێمان بێ هەتا ئەو دقەی کە خەڵکی و هاوڵاتی و دام و دەستگای حکومی پێویستیان بە کۆمەک و هاوکاری ئەم بەشارانە بێ کە لەم هەڵمەتەیە بوونیان هەیە ئێمە هەر بەردەوامین و لەگەڵ کارەکانی خۆشمانە هەر بە بەردەوامی لەسەر کاری هۆشیاری و لەسەر کاری خۆمان بەردەوام کارەکانتان بەرزە نرخێنین. کاک ئاراس ئەمە باسێک لەوە بکەین کە ئەو شتومەک و پێداویستیانە چین کە ئێوە کۆی ئەکەنەوە بۆ کەسانی هەژار و کەم دەرامەتان. بەڵێ ئێمە تا ئێستا ئەوەی کە کراوە چەند کەمپینێک هەیە لێرە و لەوێ ئەوەی کە ئێمە زیاتر جەختمان لەسەری کردوتە یاخود ئێمە ئەو هەڵمەتێک کە ڕامان گەیاندووە زیاتر دەمانەوێت هاوکار و هەماهنگی لایەنی تەندروستی لایەنی شارەوانی لایەنی محافزەت یاخود لایەنی ئەو شێوازان ئەو ڕێکارانەی کە ئەکرێ ئێمە بتوانین بۆ دەرمان ڕشتنە بۆ هاوکاریکردنە یاخود بۆ تەقویکردنی کۆمەلگای یاخود بۆ هەماهنگیکردنە لەگەڵ ئەو دام و دەستگایانەوە لە پاڵ ئەمەشە ئێمە لەناو هەڵمەتەکەمانە ڕامانگەیان و هەر کەسێکی خێرخواز هەر کەسێک کە خاوەن سەرمایەکە هەر جهەتێکی سیاسی هەر حکوومەت هەر شێوازێک لە شێوازەکان ئەیانەوێت لە ڕێی ئێمە یاخود لە ڕێی ئەم هەڵمەتانە کە پێکهاتێکی زۆری هاوڵاتیانەوە ئەمانش ئەزمونێکی دوور و درێژیان هەیە لەگەڵ کاری خۆبەخشی و لەگەڵ کاری ڕێکخراوەیە بێن لەگەڵ ئێمە یاخود ئێمە دەچین لەگەڵیانەوە هاوکاریانەکەی بۆی کە پرۆسەکانی ئەم چێتە پێشوانێ بەڵام ئەوەی کە هەیە وەکوتم ئەم دوو کەمپینەی کە لە ئێستا لە شاری سلێمانی ڕاگەیاندراوە لەلایەن بەڕێزان کاک ئەحمەد جۆڵا و بابڵین کاک مایر حەسەن و لەگەڵ ئەویشە هەڵمەتی ئەوەی ئەم نەسوورەکە بابڵین ئەم دوو هەڵمەتە تقریبا تا ئێستا ئەوەی کە ئێمە کۆنتاکتمان هەبوو لەگەڵیانە وەکو کۆمەکەکە وەکو پێداویستە فیزیکیەکە کە ئێمە وەکو لایەنە خۆبەخشیەکەی لە ڕووی شخصیەتوانێ پێداویستیان نەبووە هەر لەگەڵ ئەوەشە لەگەڵ دکتۆر سەباح و ئەوانە ئێمە بە بەردەوامی کۆنتاکتمان هەیە کە تاوەکو و دقەی کە پێویستیان بە ئێمە بێ ئێمە خۆشبەختانە تا ئەم دقەیە پێویستیان پێمان نەبوو ئێمە ئومێدیەوە ناخوازین کە پێویستیان بێمامی بەڵام لە هەر شوێنێک و لە هەر دقەیەکە بیتوانین با بڵێن پێویستیان بە ئێمە بێ ئێمە ئەوەیە کە لەناو گروپەکانە لەناو ڕێکخراوەکانە ئێمە خۆمان سازماندا و ئامادە کردووە لە هەر حاڵەتێکە ئێمە زووتر دەتوانین دەست بە هاوڵاتیانە بگات کە بتوانین کۆیان بکەینوانە بڕین کار و چالێکیەکانی خۆش بێت. کاک ئاراس باباسێک لە پێداویستیەکانی ئەم نەخۆشیە بکەین ئەمە بزانم کە تا چەند هەڵتانداوە لە ڕێگەی ئەم کەمپینەوە کە ڕاتان گەیاندووە پێداویستیەکان وەکو دەستکێش دەمامک و کۆمەڵک پێداویستی تر تاقیمەمانە بۆ هەژار و کەم دەرامەتان دابین کەنەوە لە توانایاندانیە بیکڕن لە ئێستادا. بڵێ دیارە دەستکێش و دەمامک لە سەرەتای هاتنی ڤایرۆسەکەەوە بە شێوازە لە شێوازەکان ئێمە لە ڕێی ئەو هاوڕیانی تریشمانەوە توانیمانە کۆمەڵک دابش بکەین بەسەر چینی توێژەکاری کۆمەلگا بەڵام لە ئێسایە کە کاتێک قەدەغی هاتوچۆیە لە حاڵەتێکی وایە خەڵک نایەتە دەرەوە ئەم هاتنە دەرەوەش بەشێکە لەوەی کە ئێمە زۆربەی زۆری کارەکان بوەستێ ینی تۆ بۆ شێوازەی کە جاران دەستکێش و دەمامکت پێویست بوو ئەو بردە ناو خەڵکات تەوزیعەکەی خەڵک لە کاتێکە لە ناو بازاڕە بوو لە ئێسایە کە لە ماڵۆیە خۆپارێزێکی لە ماڵۆیە کەڵەنتەرێکە لە ماڵۆیە پێویست بۆ حاڵەتە نییە کە تۆ بتوانی بڵێ من ئەچم بە دەستکێشێک هاوکاریەکەم بۆ لە ئێستا ئەوەی کە زۆر گرنگە بۆ هاوڵاتی پێویستە لایەنی ئابوووریەکەیت یاخود لایەنی پێداویستی ڕۆژانەکەیەتی کە لە خواردن و شتومەکەکانەوە سەرچاواگرێ ئەمە ضرورەتێکی زیاتری هەیە تاکنەوەی کە ئێستا ئێمە بچین دەمامک بەرین بۆ ماڵەکان یاخود بۆ دەستکێشیان بۆ بەرین لەم حاڵەتیان من تەسەور ناکەم حاڵەتێکی وا ئیجاب بکە یاخود ضرورەتی ئەوەی هەبێ کە ئێمە لە ڕێی دەستکێش و دەمامکەوانێ وەکوتم هاوکاریان بکەین ئەکرێت ئێمە بتوانین لەگەڵ کەسانی تردا بیرۆکەی ئەومان هەبێ بە بەردەوامی ئەم پیتاک و هاوکاری و کۆمەکانی کە پێویستە بە هاوڵاتیان لەم ڕێگەیەوە لە ڕێگەی تەقویەکردن و ئیدامەدان بە ڕۆحێتێکی دەرونی سەلیم بۆ کۆمەلگا تاوکنێ بتوانین لەم ڤایرۆسیار بەرگری لەشیان و بەرگری جەستەیی و بەرگری ڕۆحێتێکی باشیان هەبێ لە ناو ماڵەکانیان بتوانن ژیانی خۆیان بکەن تا ئەو دەقەیەم بەڵای لەسەرم کۆمەلگایانە لاچێت. کاک ئاراس باباسێک لەو بکەین کێ کۆمەک و هاوکاریەکان کۆ ئەکاتەوە داواتان لەکوێ کردووە تا ئێستا کە کۆمەک و هاوکاری کەسانی هەژار و کەم دەرامەت بکات؟ بڵێ
ئەوانەی کە کراوە لە ئێستا کۆمەڵێک باڵێن وەکوتە کۆمەڵێک شوێن کراوە حتا لەو کۆمپانیانی کە تایبەتن بە خواردن خۆراک و بابەتانە ئەوان کۆمپینی خۆیان ڕاگەیاندووە هەتا ئەوەی کە ئاگدارین کۆمەڵێک لە سەرمایه‌دارەکان کەمپینی خۆیان ڕاگەیاندووە واتە لێرە و لەوێ حتا لە شار و شارۆچکەکانیش مەرجنی هەر لە شاری سلێمانی بێساوەتە بۆ نمونە لە هەر شارێکە بیستی سیرەکەی کۆمەڵێک کەسی خۆبەخش کۆمەڵێک کەسی باشی مرۆڤدۆز هاتوونێتە پێشوانێ لە ڕێی کۆمەکردنیان بە هاوڵاتیانەوانێ دەست و پێیەکی باشیان لەگەڵ خەڵکان نەرم کردو توانیوانە لەو ڕوانگەوانێ خزمەتی کۆمەلگاکەن ئەوەی ئێمە زیاتر لە حاڵەتەکەی ئێستەماندا تا ئەم دقێ ئەوەی کە ویستومانە بیگەین یاخود ئەو پێداویستیانی کە ویستمانە بیگەین ئەو زەرفێتی کە هەی بۆ ضرورێت کە هەی بۆ ویستمانە بیگەین بە هەوڵاتیان ئەوەیە کە ئێمە دەمانەوێت لە ڕێی ئەو هەڵمەتانەمانە کێسا ئاگدارین کە محافزێت و بەڕێوەبەرایەتی تەندروستی و ئەوان بەتەمان هەڵمەتێکی جۆرا و جۆر دروستکەن لە ناو شاری سلێمانیە بەخاتیەوەی فەحس و بەخاتیەوەی کە حتا لە ڕووی مارکێتین و حتا لە ڕووی پێداویستەکانەوە کە چۆنی بگرێت بگاتە هەوڵاتیان ئێمە ئەم کەسانەمان حازرە بۆیە من لێرەوە بانگەوازیش بۆ هەموو ئەو بەڕێزانەی تریژەکەین کە لە حکومەت و هەم لە سەرمایه‌دار و هەم لە خێرخوازانیش دەکەین کە ئێمە وەکو کاری خۆبەشی ڕێکخراوەکان هەمیشە ئامادەین و لەگەڵ لە ئێستاشە بە شێوازێکی واقعی ئێمە خۆمان ڕێخستۆ و جەمعێکی باشین و ئەو کەسانی کە ئەزمونێکی دووری درێژمان هەیە و دەتوانین زووتر و باشتر ئەو خزمەت گوزاریانی کە هەیەە ئێمە بتوانین لە ڕێ ئێمە و لە ڕێی خۆیانەوانێ بتوانین بگەین بە هاوڵاتیان و ئەو پێداویستیانی کە هەیەە بتوانین عکسیکەینوانە بۆ دام و دەستگاکانی تریش و بتوانین ئەوانیش کۆمەک و هاوکاری بۆ هاوڵاتیان بنیاد بنێن. دەست خۆش بێت. کاک ئاراز با باسێک لە ئەوە بکەین کە لە ئێستادا هاتوچۆ قەدەغە کراوە لە هەرێمی کوردستان ئەمێ بزانم کە چۆن ئەو کۆمەک و هاوکاریان ئەگەێنە کەسانی پێویست کە پێویستیان بۆ کۆمەک و هاوکاریانەیە بەبێ ئەوەی کە قەڵەباڵغی دروست ببێت. بەڵێ دیارە ئەو حاڵەتانش ئێستا بەداخەوانەکە لێرە و لێ ئەبیستین بە شێوازێک لۆدێکی زۆر لەسەر کۆمەڵێک شوێن دروست بووە ئەمە لەو حاڵەتەیە کە دەکرا ئێمە بە شێوازی کە بیرمان لێ بکردە توانێت بۆ شێوازی کە لە ڕێی تەلەفۆنەکان و دوای جار تیمەکان دروست کرای کاری ئێستا خۆشبەختانە کۆمەڵێک تیم لەو شێوازە دروست بووە بە سیاری خۆیان و بە ئەرکی خۆیان هەڵەسن ئەچن شتەکان ئەگەێنە ماڵەکە یاخود عینوانەکە وەرەگرن لە دوایە لە دوای زانیاری وەرگرتنەکە دەتوانن شتەکانیان بۆ بەرنەماڵەوە لێ ئێستاە ئەو حاڵەتانی کە هەیە کۆمەڵێک سیارەی سەر بە کۆمپانیاکان و هەتا سیاری خۆبەخشەکانیش ئامادەیە لەو حاڵەتەیە کە دەڕۆن بە شێوازێک لە شێوازەکان خواردنەکان دەگەێنن بە هاوڵاتیان بۆیە ئەو میکانیزمانی کە ئەمان بیریان لێکردو یاخۆ ئێمە بیرمان لێکردوتوانێت لە ڕێگەی ئەو سیارانن کە تایبەتن بە کۆمپانیاکان و لە پاڵیشە ئەو سیارانن کە خۆبەخشەکان خۆیان هەیەە و ئامادەن بڕۆن شتەکان بگەێنە هاوڵاتیان. کاک ئاراس باست لەوە کرد کە چۆنێتی گەاندنی شتومەکەکان بە هاوڵاتیان چۆنە بەڵام ئەمەوێت باس لەوە بکەین وەکو بەڕێستان سەرتا ئاماژەتان پێکرد 6 ڕێکخراو بەشداری کردووە لەم کەمپینەدا ئێوە چیتان کرد لە ناو خۆتانە بۆیە ئێوەش کە کاتی کۆبوونەوەکانتان زیانتان بەرنەکەوێت و لە کاتێکدا کە شتومەک و هاوکاریەکان کۆ دەکەنەوە ئێوەش خەمی تەندروستی خۆتانتان هەبێت. ئەمە بە چەند شێوازێک ئێمە حتاوی کە لە ناو سوسیال میدیا ئێمە ئیسپادەمان لە ناو سوسیال میدیا کردو بۆ کۆکردنەوەی ئەم جەمعانە و لەگەڵ ئەوە شکاتێک کە ڕۆشتوینێتە هەر چالاکیێک یاخود بۆ دەرمان ڕشتن بە ناو ئەو شوێنانی کە پێویستی کردو لە شاری سلێمانیدا ئێمە بە شێوازێکی زۆر تەندروست بەوەی کە ڕێنماییەکان هاتۆتە خوارانە ئێمە چۆنی خۆمان پارێزین وە دەستکێش و کەمامە و هەتا بەدلی تایبەتمان هەیە بۆ دەرمان ڕشتنەکان کە ئێمە هاوکاریمان کردوون لەگەڵ لیژنەکانی دەرمان ڕشتن لە شاری سلێمانیدا کەواتە دەمەوێت بڵێم ئەو حاڵەتانی کە ئێمە ڕەچاومان کردو ڕاستەخۆ سوودمان لەو ڕێنمایانە وەرگرتووە کە لە بەڕێوەبەرایەتی تەندروستیوانە شۆڕەبێتەوە بە ناو کۆمەڵگەوە دوجاریش ئێمە کاتێک چینە ناو جەمعەکانی خۆمان کاتێکە کارێکەکەین هەوڵمانداوە زۆر بە باشی خۆمان بپارێزین و ئەو ڕێنمایانش کە هەبووە پابەتمووی پێوی و لەگەڵ ئەوەش زۆربەی زۆری کۆبوونەوەکانمان ئێمە هەر لە ڕێی سوسیال میدیایەوە وەکو حاڵەتێکی بەردەوام کە ئێمە پێشووتریشە زۆر کاتەوە لە ناو کەڵکمان لە سوسیال میدیا و لەو ئەلکترۆنیانەوە. کاک ئاراس لە ئێستادا بەرکەوتنی کەسەکان کەم بۆتەوە ئەمە بزانم کە لە چ ڕێگایەکەوە ئێوە ڕیکلامتان کردووە بانگەشتان کردووە کە کەمپینێکی واتان هەیە و خەڵکی بەشدار بێت تێیدا. ئێمە دیارە لە شاری سلێمانی کە کاتێکە کاری ڕێکخراوە یەکەین بمانەوێت نەمانەوێت هەمومان زۆربەی زۆرمان یەکتری ئەناسین یعنی لە ناو کاری ڕێکخراوەیە چکە ساڵانەکە دەست و پەنجەمان نەرم کرد و ئیشمان کردوتیە کەواتە هەر لە حاڵەتێکی زۆر بەسیتە دەتوانین بۆ نمونە
چەندین گروپ و چەندین پیجمان هەیە کە بپورێت چەندین گروپی باڵین چاتمان هەیە و لەگەڵ ئەوەش لە ڤایبەر و لە واتساپۆمانە لەوێ ڕاستەوخۆ ئێمە ئەگەر هەڵمەتێک بێتە پێشەوە یاخود چالاکیێک بێتە پێشوانە ئێمە ئیسفادە لەو گروپانە ئەکەین کە لە ناو سۆسیال میدیایە کاتێک ئێمە نقلێکێنە ناو ئەو گروپانە ئۆتۆماتیکیان کۆمەڵێک لەو هاوڕێ و دۆستانی کە هەمانە لە ناوکاری ڕێکخراوەکانە ئۆتۆماتیکیان لە پێشوانە بۆ پشتیوانی کردن و هەماهەنگیکردن لەسەرم کارانە ئێمە لە پێشووتریشەوە ئێستاش کە لە حاڵی حازرا کە ڕێکخراوەکان تقریبا 6 ڕێکخرا و هاتونەتە پێش ئێمە هەر لە ناو خۆمانەوە هەر لە ناو سۆسیال میدیا ئێمە بانگەشەمان بۆ کردووە و لێرەشۆ دەتوانین هەر بڵین ئەو خەڵکەی کە ئەوێ کار بکە ئەو خەڵکی ئەو گەنجەی کە دەیەوێت لە کارێکی خۆبەخشی مرۆییانە بتوانێت کۆمەک بکە بە هاوڵاتیان بتوانێت کۆمەکە بە لایەنە پەیوەندیدارەکان دەکرێت لە ڕێی ئەو گروپانێک کە ئێمە دامانناوە هەڵمەتی هەماهەنگی دژ بە ڤایرۆسی کۆرۆنا لەوێ ئیسفادە بکات و کۆمەڵێک ڕقم تەلەفۆن وشتیشمان هەیە ئەگەر پێویستی کە دەتوانین بخێنە ڕوو بۆ خەڵەتیان کاک ئاراس باست لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان کرد کە لەو ڕێگەی و ڕێکلامتان بۆ ئەم کەمپینە کردووە مێ بزانم کە کەناڵەکانی ڕاگەیاندن تا چەند هاوکارتان بوون لە بڵاوکردنەوە پەیامی ئێوە بە خەڵکی بگێنن و بتوان لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە ڕێکلام بکەن کە کەمپینێکی واتان هەیە و پێویستە هاوڵاتیان بێن بەشداری تێدا بکەن بەڵێ میدیا تەبعاً بەداخەوە کۆمەڵێک حاڵەت هاتۆتە پێشوانە لەناو بەهۆی ئەم ڤایرۆسەوە و لەگەڵ ئەوەشا کۆمەڵێک میدیا بەداخەوە کە هەر چۆنەڵی بایکۆتی کارێکی ڕێکخراوەی کردو لەکە لە شاری سلێمانیە ئەکرێ بە شێوازە لە شێوازەکان دوجار ئەوانیش هەر بۆ خۆیان ئێمە نەقدمان هەیە لەسەریان ئێمە قسەمان هەیە لەسەریان کە و میدیانە هەر خۆیان لە ئەساس کاگەراستا چەند گرنگە بەبێ جیاوازی ڕنگ لە ئێستادا کار بکەین بۆ تەندروستی هاوڵاتیان ئەوە گرنگەکەی بەداخەوە کە ئێستا سوء ئیسفادە لە حاڵەتەکەن بۆ شکاندنی حتا بۆ شکاندنی خەڵکی شاری سلێمانی من شارچێتی نییە بەڵام کاتێک کە باز لەوە ئەکرێت کە خەڵکی سلێمانی پامل نابێ واقعەن وان نییە کاتێک کە خەڵک یێتە دەروانە ئێستا بۆ خۆم کە هاتوومەتە ئێرە بە شێوازی لە شێوازەکان زۆر بەباشی زۆر بە ئومێدە سەیری کۆمەلگاکە لەگەڵ ئەوەشا کۆمەلگای کوردی بە ئام کۆمەلگای وعی بە ئاگایە ئەوەندەش ئەو حاڵەتە نییە کە بڵێ گوێنایەتە خۆی و خۆی ناپارێز و بە شێوازە لە شێوازەکان من قەنەعەتم وایە ئەوەی کە خەڵک لە ئێستادا لە سەبارەت بەم ڤایرۆسی کۆرۆنایە کە ئێمە توانیوانە خۆمان بپارێزین لە ئەوروپا زۆر باشترین ینی کە ئەم قسەیەکەم زۆر کە زواج بڵێ مقارنەکە بە شێوازێکە کە ناتەندروست بێ نەخێوانیە من قەنەعەتم وایە ئەوەی کە ئێمە لە ماڵەکانم چەند جارێک ئەمەم باس کردووە ئەوەی کە ئێمە لە ماڵێکا ژیانەکەین یەک ساقف یەک ئایلی تێدایە ئەم سەقفە ئەم دەرگایەکە ڕۆیتە ژوانی یەک ئایلە تووشە بێ ئەگەر من تووشی کەم بەڵام لەوێ لەناو ئوتێلەکە لەناو شوقەیەکە کە ڕەنگە ئەگەر یەک کەس بچێتە ناو شوقەکانێت دەیان ماڵ توش بکەن یاخود بە هۆکارەکانی گواستنەوە من هەموو ماڵێک سیارێکی خۆی هەیە تایبەتە بە خۆی بیرڤایتە بەڵام لێ مەجبورە بە قیتار و بە شەمەندەڤەر و بە پاسی گەورە گەورە بۆ نمونە بە مەشاءە هاتوچۆ بکە کەواتە لەم حاڵەتانەیە بەرکەوتی ئەوان زۆر زیاترە قەرەباڵقی ئەوان زۆر زیاترە لە کوردستانی خۆمان لە بەتایبەت لە شار و شارۆچکەکانیشە هەمووی وەسیلە سیارە و وەسایلی سیارە و گەیشتنی بە شوێنەکان هەیە و لەگەڵ ئەوەش لە کۆمەڵگەی خۆمانە دەستبردن بۆ هەر دوکانێکی وردەواڵە یاخود بۆ شتومەکی ڕۆژانت نزیکترین دوکان هەیە لە باڵی خۆتە بەڵام لێ مەجبورە بچێتە ماڵە گەورە خۆشحاڵیشەوە کە ئەو هەوڵانەی دراوە لەلایەن وەزارەتی تەندروستی و وەزارەتی هاتوو چۆ ئەمانە و ڕاگررتنی دەوام لە ئێستادا ئەمانە هۆکارم بوو کەمبوونەوەی ئەم نەخۆشیە دەستخۆشیان لەکەین کاک ئاراس با باسێک لەوە بکەین کە ئەو کەسانی پێویستیان بە هاوکاری هەیە ئەو کەسانی هەژار و کەم دەرامەتن چۆن ئێوە ئایان دۆزنەوە هاوکارەکانیان پێشکەشەکەن یاخود ئەوان پەیوەندیتان پێوە ئەکەن کە پێویستیان پێیان هەیە من لە ئێستا لەم هەڵمەتەیە چەندین جار تەلەفۆنم بکراوە چەندین جار پەیوەندیان پێوە کردوین کە بۆ داوایان کردو بۆ کۆمەک و بۆ هاوکاری حەزەکەم ژمارەکانتان بڵێ بۆ ئەوەی کە هەر کەسێک پێویستی پێ بێت لە ڕێی کەناڵەکەمانەوە پەیوەندیتان پێوە بکات و هاوکاریەکانیان بگەنە دەست ژمارەی من 0 554 90 ئەو ژمارەی هاوڕێیانی تریشم هەر حتممە نەگەرهین بێت بەسەر چاو دوای ئەتانەمێ و ئەتوان ئێوە لای خۆتان بڵای بکەنەوە و لەگەڵ ئەوەشا ئێمە ئەم کارە یاخود بە شێوازێک وەکوتم خەڵک پەیوەندیمان پێوەکە لێرەوە داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم هەموو با بڵێن سەرمایه‌دارە هەر کەسێکە کە ئێوێ هەر جیهەتێکی سیاسیە حتا ئەگەر بۆ نمونە کەسێکی مەسئولێکە هەر کەسێکە ئەگەر بیەوێت لە ئاستێکە بێتە مەسئولیەتێکی خۆی نیشانبات و بێوێ کۆمەک بە هاوڵاتیان بکە کۆمەک بە شاری سلێمانی بە ئەطرافەکانی شاری سلێمانی بکە ئێمە ئامادەین بۆ وەرگرتنی شتومەکەکانی بە ئەمانەتوانین بیکەین بە هاوڵاتیانی کە پێویستیان پێێتی وەکو وتم ڕۆژانە ئێمە چەندین جار تەلەفۆنمان بۆ پێێت و بۆ خۆشم و بۆ هاوڕێتیانی کەشمان کەواتە لەم حاڵەتەیە
خەڵک پێویستی بە سەرچاوەیەکی پێداویستیە کە ڕۆژانە بەکاری بهێنێت و بتوانێت ئیسپادی لەکەم بەداخوانێت کە لێرە ئەمێ ئەوەش بڵم کە لە ئێستا پێویستە ئەو حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان جەختێکی زۆر لەسەر ئەو بکەنەوەکە ئەو هاوڵاتیانی کە لە کەرتی تایبەتە کاریان کردو لە پێشووترا و لە ئێستاشە بە هۆکاری ئەم قەدەغەکردنی هاتوچۆیە ناتوانێت بڕۆکارەکانی ئەنجام بدات و معاشەکەیان پێ بدرێت کەواتە لێرە داوا لە حکوومەتی هەرێمەکەم کە بتوانێت لە ڕێی میکانیزمەکانی لە ڕێی یاسایەکانە بتوانێت غەسب بکات لەسەر ئەو کۆمپانیا و ئەو کەسانی کە وەبەرهێنانیان کردووە بتوانێت ئیدامەدان بۆ معاشیان بدا کە پێشووتر وەکو ئیسمێک بۆیان دیاری کردن واتە مۆزەفێکێک لە شوێنێکە داوامی کردووە لەم ڕۆدا ئیشی نییە ئامادە بەکارە بەڵام مەجای ڕێهات و چۆکەی نییە مەجبورە لەم حاڵەتەیە بتوانێت کەسی خاوەن کۆمپانیاکە بتوانێت ئەو ئیمکاناتە بۆ مۆزەفەکانی خۆی دابین کە لەم قەیرانە بتوانێت هەرچۆنێ ئیسفادە بکەشکە دوجار ئەزانین کە ئەگەر ئێمە پێویستمان بە پارە نەبێ ناتوانین بۆ شێوازە بڕین کە کارێکی تاوقەت بڕێن و کارێکی ماندوونە ناسانە کە ڕۆژانە خۆمان دەزانین کە کرێکار و ئەو کەسانی کە کارمەندی کەتی تایبەتن چۆن ماندوو دەبن ئەستا کاکارازۆک و دوپرسیارم داوات چیە لە هاوڵاتیان تا هاوکاری بگەێنە کەمپینەکەتان و هاوکاری کەسانی هەژار بکەن لەم حاڵەتی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە من لێرە داوا دووبارە لە هەموو ئەو هاوڵاتیانە دەکەم کە ئیمکاناتی مادیان باشە ئەگەر بە پێدانی ئامۆژگاری پێدانی حتا بە کڕینی کۆمەڵە کشتومەک بێت و لە نزیکترین ماڵی خۆیان دای بنێ ئەوە خۆی لە خۆیان کارێکی مرۆیی و کارێکی ئینسانیە لە ئەمڕۆیەکە کە ئەمە هەمومان پێویستمان پێێتی وەکو دووبارە ئەیلێمانە ئێمە زیاتر لە 60 دانە ڕێکخراوە زیاتر لە 140 کەسایەتی ئامادەین بە هەموو شێوازێک بە هەموو کارێکی خۆبەخشانە بە هەموو ئەو تمۆحەی کە هەمانە دەمانوێت ئێمەش هاوکار بین ئێمەش بتوانین لەگەڵ شان بەشانی ئەو تیمە پزیشکی و تیمانێکە لە شار و شارۆچکەکانە لە ئێستادا لە ئەرکان ئێمەش دەمانوێت ئەرکێک بخینە سەر شانی خۆمان و بڕۆین هاوکاری ئەو خەڵکانە بکەین لێرە و داوا لە هەموو ئەو بەڕێزانش دەکەم کە ئێستا لە ماڵەوەن تکایە لە ماڵەکانی خۆتان بمێنەوە کات بەکات زیاد بە زیاد کە ئەڕۆینە پێشوانێ مەترسی گەورە بوونی ڤایرۆسەکە لە جیهاندا خۆشبەختانە لە ئێستادا تقریبان مەترسیەکە لە هەرێمی کوردستان کۆنتترۆل کراوە یاخود دەتوانین بڵین شێوازی لە کۆنتترۆلکردنی نزیک بووی نتوانێت خۆپارێزیەکەیە هۆکارەکە هەر تەنها خۆپارێزەکە ئێمەگە لە ماڵەوە دابنیشین ئەو پزیشکی بەڕێزانەی کە لە کارمەندی تەندروستین ئەوانیش ناکەونە ناو حاڵەتێکانە کە توزانم ئەرکێکی زیاتریان بۆ دروستکەین بۆ یەکەواتە هەر ئێمە با لە ماڵە بمێنینانە بەقاتەوەی کە لانی کەم بتوانین ئەرکەکانی ئەوانش و ژیانی خۆشمان پارێزرا و تەندروست بێت دەستەکانتان خۆش بێت هەوڵەکانتان بەرزە نخێنین بەو هیواین کە بەردەوام من بۆ ئەوەی کە هاوکاری و کۆمەکی زیاتر بۆ هەژاران و کەم دەرامەتان لەم حاڵەتی ئێستای هەرێمی کوردستانی تێکەوتە کۆ بکەنەوە سپاس بۆ ئامادەبوونت بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاراس گەلاوێش چالاکوانی ڕێکخراوەکان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان میوان بوو بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن بەو هیواینجی سوود و ڕەزامەندیتان بێت دووبارە نەورۆزتان لێ پیرۆز بێت بۆ هیواین کە لە ماڵەکانتان بمێنەوە کە سەردانی سەیرانگاکان مەکەن کۆبوونەوەکان کەم بکەنەوە کاتان لێ یەکەین بە هەوڵەکانی دەستگاکانی ئاسایش دەستگاکانی تەندروستی بە هەدەر نەڕوات و ئەو هەوڵانەی دراوە کە بۆ کۆنتترۆلکردنی ئەم حاڵەتە لە ئێستادا بە هەدەر نەڕوات کاتان لێکین پاکوخایانی ڕابگرن و لە کاتی بوونی هەر حاڵەتێکی نەخوازراودا پەیوەندی بە هێڵی گەرمی چارەسەری نەخۆشی کۆرۆنا 22 بکەن بۆ ئەوەی کە بە زووترین کات بگەنە لاتان و چارەسەری پێویست بدەن بە کەسی نەخۆش بەڵێ ئازیزانم شاد و سەرکەوتوو بن.